سەرچاو بەڕێزان بەخێر بن بۆ بەرنامەی ئەمڕۆمان. هیوادارم هەموو لایەکتان باش بن، بەختەوەر بن، شادومان بن. سەرچاو هەموو لایەکتان بەخێر بن، هیوادارم باش بن، سەلامەت بن. تاوەکو ئەو هاوڕێیانی تردێن اینجا دەست بەرنامەی ئەمڕۆمان دەکەین. بەرنمەیەکی گرنگ دەبێ و هەندێک زانیاری وردی تێدا دەبێ. هیوادارم هەمووتان سوود لەو بەرنامەیە بینن. بەڵام با لە سەرەتا گوێ لە گۆرانێک بگرین تاوەکو هاوڕێیان و ئازیزان دێن. گوێ لەو گۆرانێ دەگرین تاوەکو هاوڕێیان دێن. باشە بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بن بۆ بەرنامەی ئەمڕۆمان. بەرنامەی ئەمڕۆمان لەژێر ناونیشانی ببورن من تۆزەک سەرمامە و لێرەش ساردە. بەرنامەی ئەمڕۆمان لەژێر ناونیشانی شەیتان بەسترایەوە و کۆت و زنجیر کرایەوە تڕحێ و دەرگای دۆزەخ داخرا و دەرگای بەهەشت کرایەوە تڕحێ و. بەرنامەی ئەمڕۆمان جارێشتر لەژێر ناونیشانی شەیتان بەسترایەوە و کۆت و زنجیر کرایەوە تڕحێ و دەرگای دۆزەخ داخرا و
دەرگای بەهەشت کرایەوە تڕحێو. بەڕێزان خۆتان دەزان ڕەمەزان نزیک بۆتەوە و لەمە دووە هەوڵدەم بەرنامەکانم لە بەرنامەکانم تەرکیز بکەم لەسەر ڕەمەزان. لەو بەرنامەی ئەمڕۆکەماندا دەین قسە و باسێک دەکەین سەبارەت بە ڕەگ و ڕیشەی ڕەمەزان. ئایا ڕەمەزان لەکوێ هاتووە؟ ئایا ڕەمەزان دابوو نەریت و نەریتێک بووە لە دورگەی عەرەبی پێش ئیسلام یان نا؟ هەروەک لەو ڕۆژانەی ڕابردوو ئاماژەمان بەوەی کرد کە هەموو دابوو نەریت و توقوساتی ئاینی ئیسلام سەرتاپای دەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش ئیسلام. ئەوەی سمێڵقوتان و ئەبرۆکەوانان پێی دەڵێن سەردەمی جاهیلی. یەک دابوو نەریتی ئیسلام و یەک توقوساتی ئیسلام نییە کە نەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش جاهیلی. و بە حکمی ئەوەی ڕەمەزان هەروەگوتم نزیک بۆتەوە ئەگەر هەڵەنەبم لە 1-2 ڕۆژی داهاتووە ئەوە بە پێویستم زانی لە بەرنامەکانمان تەرکیز بکەین لەسەر ڕەمەزان. جارێشتر بەرنامەی ئەمڕۆمان لە ژێر ناونیشانی شەیتان بەسترایەوە و کۆت و زنجیر کرایەوە تڕحێ و دەرگای دۆزەخ داخراوە و دەرگای بەهەشت کرایەوە هەم جارێشتر تڕحێ و. بەڕێزان مەوزوعی بەڕۆژووبوون لەگەڵ سەرهەڵدانی مرۆڤایەتی بوونی هەبووە. بۆ نمونە مەسیحیەکان بۆ ماوەی 40 ڕۆژ بە ڕۆژوو دەبن و هەندێکیان بۆ ماوەی 55 ڕۆژ بە ناوی بە ڕۆژووبوونی دانێڵ. لە کاتی ئەو بە ڕۆژووبوونە خۆیان دوور دەخەنەوە لە خواردنی سەرچاوەی ئاژەڵی. و لە ڕەمەزاندا پێیان وتراوە بە گوێرەی پەرتووکەکانیان کە بە هیچ شێوەیەک بە هیچ کەسێک ناڵێن کە بە ڕۆژوون، چکە لە ئاینی مەسیحی بە ڕۆژووبوون اختیاریە، بە کەیفی خۆتە دەتەوێت بە ڕۆژوو بە واتە فەرز نییە لەسەریان. و پێیان وتراوە بە گوێرەی پەرتووکانیان کە بۆ نییە بە هیچ شێوەیەک ڕووی خۆت مڕ و مۆچکەی و هەروەها بە مرۆڤایەتی نیشان بدەیت کە تۆ بە ڕۆژووی. ئەجینا تەنانەت ڕۆژوەکەت بۆ نمونە قوبوڵ نابێ. و هەروە هیندۆسیەکان بۆ نمونە بە ڕۆژوو دەبن و بە ڕۆژوو بوون لە ئاینی هیندۆسی بۆ سەردەمانێکی زۆر دەگەڕێتەوە. خۆتان دەزان زۆربەی زۆری هیندۆسەکان شتی سەرچاوی ئاژەڵی ناخۆن، بەڵام لە کاتی بە ڕۆژووبوونیاندا خۆیان لە شیر خواردنیش بە دوور دەگرن، خۆیان لە هێلکە خواردن بە دوور دەگرن، هەر شتێک کەوا سەرچاوی ئاژەڵی بی خۆیان لێ بە دوور دەگرن. و هیندۆسەکان لە سەرەتای هەر فەسلێک 9 ڕۆژ بە ڕۆژوو دەبن و ئەو 9 ڕۆژ کاتێک دەڵێن بۆ ماوەی 24 کاتژمێر بەردەوام بۆ ماوەی 9 ڕۆژ خۆیان دوور دەخەنەوە لە شیر، بۆ نمونە لە چەوری و هەروەها لە هەر شتێک کەوا لە سەرچاوی ئاژەڵی بێ. ئێزیدیەکان ئەگەر هەڵە نەبن بۆ ماوەی 3 ڕۆژ لە ساڵێکدا بە ڕۆژوو دەبن و ئەوانیش خۆیان لە خواردن و خواردنەوە و سێکس بە دوور دەگرن. بوزیەکان بۆ نمونە پیادەی مانجی قەمەری دەکەن وەکو ئیسلام و 4 ڕۆژ لە سەرەتای هەر مانجێک بە تایبەتی پیاوانی ئاینیان بە ڕۆژوو دەبن لە خۆر هەڵاتەوە بۆ خۆر ئاوە بوون. و هەروەها بۆ نمونە یەهودیەکان بە ڕۆژبوونیان هەیە. ئەو هەموو بە ڕۆژبوونە هەروەک ئاماژەم پێکرد بریتین بە ڕۆژبوونی اختیاری وەکو فەرزێکی ئاینی لەسەریان فەرز نییە، بەڵام هەیە بۆ ئەوەی کەوا تەقوای خۆی باشتر نیشان بدا بە ڕۆژوو دەبی. هندیەکان بە ڕۆژبوونێکیان هەیە پێی دەوترێت یەوم الغوفران یاخود ڕۆژی کیبۆر. لە ڕۆژی کیبۆر لە خواردن و خواردنەوە و سێکس و خۆشۆرین بە دوور دەکەونەوە. تەنانەت بۆ 24 کاتژمێر وەڕەتیش دەدا بە ڕۆژوو دەبن، چەند ڕەنگ بێ نیو سەعاتێک پێش خۆر ئاوا بوون تاوەکو ڕۆژی دواتر جارێشتر خۆر ئاوا دەبێتەوە، واتە 24 کاتژمێر و هەندێک دەکا. و هەروەها لە ڕۆژی مردنی موسا دووبارە بە ڕۆژوو دەبن و هەروەها لە ڕۆژی سەرکەوتنی موسا کاتێک ئیسرائیلیەکانی دەرکرد یا بەنی ئیسرائیلی دەرکرد لە میسر و پێی دەوترێت ڕۆژی ئاشورا. ئەو ئاشورایی کەوا ئێستاکە شیعەکان دەیکەن و دواتر دەگەڕێنەوە کەوا محەممەدیش بە ڕۆژوو بووە کاتێک چووە بۆ مەکە لە یەهودیەکان بیستویەتی ئاشورا و ئاشورا بە ڕۆژوو بووە و فەرمانی بە موسڵمانان کردووە کە لە ڕۆژی ئاشورا بە ڕۆژوو بن. واتە ئاشورا ئاشوریە کەوا لە زمانی عیبری پێی دەوترێت ئەو ڕۆژەیە کەوا دەگەڕێتەوە بۆ سەردەمی موسا کاتێک موسا لە دەریای سووری داوە ڕزگاری بووە و ئەو ڕۆژە لە تەقالیدی یەهودی و هەروە لە پەرتووکی یەهودی بوونی هەیە. ئەم ڕۆژە بە ناوی ڕۆژی ئاشورایە ناسراوە، بەڵام موسڵمانان هاتوون وا دەزان ئاشورا ئیتر دەگەڕێتەوە بۆ مۆزوعی حەسەن و حوسێن یاخود بۆ مۆزوعی
لەم بابەتە ئەوەی ڕاستی بێ کاتێک بۆ نمونە ڕەمەزان دێ تەنانەت خودی مسلمانانی دنیا دەڵێن خوددا گیان ئەڵڵا گیان لە بەڵای تیرۆر بمان پارێزە چکە مانگی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی زۆرترین تیرۆری تێدا دەکرێت بۆ نمونە من هەندێک سەرچم کرد ساڵی 2016 نزیک 16,000 کردەوەی تیرۆریستی لە ئاستی دنیادا بەرپا بوو و کاتێک چوومە سەر بنج و بنەوانی و لێکۆڵینەوەی بینیم زۆربەی زۆری کارە تیرۆریستەکان زۆرترینی لە مانگی ڕەمەزان ئەنجامدرا بوون بڕیار وایە لای مسلمانان پێمان دەڵێن مانگی ڕەمەزان مانگی تەقوایە چونکە قورئانی تێدا دابەزیوە و هەروەها لەیلەة القەدری تێدایە کە بە 1000 مانگ حسابە گەرهات و لەم شەوەدا تۆ بەڕۆژووبی یاخود لەم شەوەدا تۆ تەقوا بکەیت بەڵام دەبینی ئەمە قسەی پرۆپوچە چکە مسلمانان لە ڕەمەزاندا بۆیان هەیە کەوا ڕق و قینی خۆیان بەسەر مرۆڤایەتی دابڕێژن و هەروەها ئیهانە و سوکایەتی بە مرۆڤایەتی دەکەن و پێیان وایە لە ڕێگای ئەم ئیهانە و سوکایەتیە دڵە نەخۆشەکانیان ساڕێژ دەبێ هەر وەک سوڕەتی ئەلمائیدا پێمان دەڵێ یەشفی سودورە قەوم المؤمنین و هەروەها هەمووی هانە و سوکایەتێک لە مزگەوتەکان دەبینی و تەنانەت لەسەر شەقامەکان کاتێک مسلمان بە ڕۆژی دەبی دەیانەوێ هەموو کەسێک لەگەڵیاندا لەم هاوسۆزیەدا بە ڕۆژوو بن مەطعەمەکان دادەخەن چێشخانەکان دادەخەن هەر کەسێک جگەرەیەکی بەدەستوە بێ مڕڕەی لێ دەکەن وەک ئەوەی وایە کە بۆ کۆمەلگای مرۆڤایەتی بە ڕۆژوو دەبن ئازیزم ئەگەر بە ڕۆژوو دەبن بڕۆن بۆ خۆتان وەکو مەسیحیەکان بە ڕۆژوو بن و تەنانەت مەسیحیەکان ئامادە نین کەوا مڕ و مۆچ لە هیچ مرۆڤێک بکەن کاتێک بە ڕۆژوو دەبن و بە تایبەتی ئەو بە ڕۆژوبوونەی مەسیحیەکان چکە دەبن بەڕوەچی بۆ ماوەی چ ڕۆژ زانست نیشانی داوە زۆر سوودی هەیە بۆ لەشی مرۆڤ بەڵام ئەو ڕەمەزانەی ئێوە سەرتاپای زیانە بۆ مرۆڤ بەڵام ئەو بابەتێکی ترمان دەبی کە بە دوور و درێژی قسە و باسی لەسەر دەکەین لە خودی ڕەمەزاندا پێغەمبەری ئیسلام چەندەها غەزووی کردووە واتە شەڕ و کوشتاری ئەنجام داوە هەر لەبەرەوەش دەبینی ئەمڕۆکە بووە بە سونەتێک لە ناو مسلمانان کاتێک لە ڕەمەزان بۆ نمونە کاری تەقینەوە دەکەن بۆچی چکە بە گوێرەی فەرمودەکانی محەممەد لە ڕەمەزاندا دەرگای بەهەشت دەکرێتەوە واتە گەرتۆ کارێکی تیرۆریستیت کرد بە زووترین کات دەگەیتە بەهەشت من نازانم دیارە لە مانگەکانی تر دەرگای بەهەشت داخراوە کاتێک کەسێک خۆی دەکوژێ کاری تیرۆریستی دەکا ئیتر ڕۆحەکەی لە ئاسمان دەمینێتەوە لە نێوان ئاسمان و زەویدا و هەروەها گوایە ئیتر دەرگای دۆزەخدا دەخرێ من نازانم ڕۆژگارەکانی تر مانگەکانی تر کاتێک دەرگای دۆزەخ دەکرێتەوە ئایا ڕێگامان دەدەن بە قیتاری سەریع بچین سەیرێکی بکەین ئەرزی بکەن وەکو نمایشی نیگار کێشان یا نمایشی بۆ نمونە تەشکیلی بچین سەیرێکی بکەین بزانین بەهەشت چۆنە یعنی ئەگەر هاتوو بەهەشت ئەخر سەیرە بەهەشت 11 مانگ دەرگەی کراوەتەوە بۆچی یعنی بۆچی کراوەتەوە فرشتەکان سەیری بکەین یا ئێمە بچین سەیری بکەین یعنی لەو مانگەدا بەڵام لەو مانگەدا دادەخرێ باشە جار بەجارمان بن پێمان نیشان بدەن بزانین دۆزەخەکەت چۆنە بزانین دۆزەخەکەت چۆنە سەرچاو بەڕێزان بەخێر بن محەممەد لە ڕەمەزاندا بۆ نمونە شەڕی کردووە و غەزووی کردووە بۆ نمونە یەکەم غەزوو کردوویەتی غەزووی بەدر لە هەفتەی ڕەمەزانی ساڵی 624 کردوویەتی ساڵی دووەمی کۆچی لە ڕەمەزاندا کوشت و کوشتاری کردووە دووەم غەزووی خەندەق و سەربڕینی بەنی قوڕەیضا لە ڕەمەزاندا بووە سێەم غەزووی تەبوک لە ڕەمەزاندا بووە فەتحی مەککە لە ڕەمەزاندا بووە و دواتر بۆ نمونە غەزوەکان بەردەوام بووە لە بۆ ماوەی 1300 ساڵی دەسەڵاتی ئیسلامی بە غەزووی ئەندەلوس غەزووی ئەسکەلون شەڕی حوتەین و تەنانەت بووە بە میراتگرێک بۆیانەوە شەڕی میسر و سووریا کە بەرامبەر بە ئیسرائیل کردیان لە ساڵی 1973 لە ڕەمەزاندا بوو و ناویان لێنا شەڕی ڕەمەزان واتە مام ڕەمەزان ئەوەی ڕاستی بێ کورد جارێکی تر ملەتێکی ئەوەندە دەبەنگە کە نازانێ ڕەمەزان مانای چییە خودی عەرەب گیریان خواردووە بەدەست چەمچی ڕەمەزان نازان ئەسڵی وشەکە لەکوێ هاتیەوە مانای چییە کورد هاتووە ناوی مناڵەکەی لێناوە ڕەمەزان اینجا ناوی پێش ناڵێن ڕەمەزان دەڵێن ڕەمەزان باشە ڕەمەزان مام ڕەمەزان مام یاسینمان هەیە مام تەهامان هەیە مام ڕەمەزانمان هەیە بڕۆ لە ناو میلەتی کورد شتێکە تێناگا مانای چییە و خودی عەرب خۆیان هەموو ئەوانەی کەوا لە زمانی عەرەبی شارەزان نازان ئەسڵی زمانەکە لەکوێ هاتیە بۆ نمونە قورئانەکەی حەمەی کوڕی ئامە 4 دەقی تێدایە سەبارەت بە ڕەمەزان و تەنانەت هەر کەسێک ئەو دەقانە بخوێنێتەوە ڕاستەکەی زۆر سەیر و سەمەرەیە
پڕیەتی لە ناکۆچی و نازانی ئایا بۆ مرۆڤەیە چەند ڕۆژ بەڕۆژوو بێ. بۆ نمونە لە سوڕەتی چێری هەولێری و مانگای سلێمانی واتە ئەلبەقەرە ئاەتی 183 دەڵێ يا أيها الذين السملقتيون يعني يا أيها الذين آمنوا يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. هو اسم القتان بروجبونتان لسر نسراوة هر وقت چون لسر اواني پیش ايوان نسرا بهيواي اوين كا لكاتي بروجبوندا خدا پرستی بکن. خدا پرستی البته هر وقت گوتم لرقاي رشتن الرقوقين و هروها لرقاي كشتو كشتار اوي سيرو سمره هيج ملتك پیش اسلام لواني پیان دوتري پرتوكاني آسماني هیچ کامەچیان بە ڕۆژبوونیان بەسەردا فەرز نەکراوە کەم تا زۆر شتی لەو بابەتە بوونی نییە شکار بە گوتم مۆزوعەکە اختیاریە و بۆ خۆیان خەڵک بۆ نمونە بە ڕۆژوو دەبن. بۆ نمونە تەنانەت هەندێک دواتر باس لەو مۆزوع دەکەین بابێتە ئەولاوە. دواتر آياتي 184 چی دەڵێ یەکسەر لە دوایە دەڵێتن يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بزانین کەی دەڵێ ئەیامن مەعدودات چەند ڕۆژێکی دیاری کراو باشە چەند ڕۆژێکی کەمی دیاری کراو بە ڕۆژوو بوون. دواتر دەقەکە چی دەڵێ فمن كان مريضا أو على سفر و هەر کەسێک ئەگەر هاتو نەخۆش بوو یاخود لەسەر سەفەر بوو فعدة من أيام أخر لە جیاتی وە چەند ڕۆژێشتر بە ڕۆژوو بوون کێشە نییە. وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين و ئەوانەی لە توانایاندا هەیە ئەگەر نەیانتوانی بە ڕۆژوو بنەوە ئەوە خواردنی هەژاران بدەن ئاماژەی پێ نەکردیە چەند خواردن و بە چەند کەسەک بدەن. دواتر دەڵێ فمن تطوع خيرا فهو خير له بەڵام ئەوەی خۆبەخشانە ویستی بە ڕۆژوو بێ ئەوە باشترە بۆی وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون و ئەگەر بە ڕۆژوو بن باشترە بۆ ئێوە هەر وەک دەزانن. من نازم چۆن دەزانم بەڵام یەڵڵا دەی مشکلە نییە هەتا ئێستاکە خۆتان دەزانن دەقەکان زۆر بێ سەروبەرە. دواتر 185 لە خۆیەوە هاتیە ئاماژە بە مانجی ڕەمەزان دەکا دەڵێ شەهر ڕەمەضان باشە تەواوکەری دەقەکەی پێشترە ئەیاماً مەعدودات شەهر ڕەمەضان واتە چەند ڕۆژێکی دیاری کراو لە مانجی ڕەمەزان. شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن لە مانجی ڕەمەزان کە تیایدا قورئان دابەزی. فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. دەڵێ هەر کەسێک بۆ نمونە ئەو مانگەی بینی یاخود کەوتە ئەو مانگە بە ڕۆژوو بێ و ئەوەی کەوا نەخۆش بێ یاخود لەسەر سەفەر بێ ئەوە چەند ڕۆژێکتر با قەرەبووی بکاتەوە. 187 هەر وەک بینیمان تا ئێستاکە دیار نییە چەند. دواتر دقي 187 دێ چوارەم دەقە لەسەر ڕەمەزان لە قورئان دەڵێ أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم. دەڵێ لە شەوی ڕەمەزان بۆتان حەڵال کرا خوێڕیاتی کردن لەگەڵ ژنەکانتان. الرەفث لە زمانی عەرەبی واتە خوێڕیاتی و سەرسەریاتی لەگەڵ ژنەکانتان. الرەفث جارێکتر لە زمانی عەرەبی واتە خوێڕیاتی و سەرسەریاتی لەگەڵ ژنەکانتان واتە مەبەستی سەرجەییە بەڵام بە کەیفی خۆتان. ئیتر بۆ نمونە تۆ لەگەڵ ژنەکەت دەبینی ووی ژنەکە سەیریکە دەزانی هینت زۆر سەیر و سەمەرەیە دەزانی ئەو پیاوەکە هی تو چی لێ هاتیە. یعنی الرەفث لە زمانی عەرەبی بەڕێزان الرەفث یعنی شتێکی زۆر قۆڕ و بێمانایە واتە ئەوەی کەوا سەبارەت بە سەرجەییکردن ڕۆمانسێتی تێدابی تێیدا نییە و دواتر دەزانین بۆچی. أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم لشوي رمضان دا لشوي نق رمضان بروجو بوندا بوتان حلال كرا سرسرياتي لقل جنكانتان هر أبو منادي برزان. علم الله أنكم كنتم تختانون أنفسكم الله زاني كأيوا خيانتان لخوتان ذكرت كأوش أسباب نزولي هي عمر کوڕی خەتاب پابەندی ڕەمەزان نەبووە لەو کاتێک کە پێویست بووە بە ڕۆژوو بێ سەکسی لەگەڵ ژنەکەی کردووە ئەسبابی نزول ئاوامان پێ دەڵێ. دواتر محەممەد دەقەکە دەگۆڕێ ئەمە 187 تایبەتە بە عمەری کوڕی خەتاب دابەزیوە. چی دەڵێ فتاب عليكم
الله لێتان بورە مشکلە نییە وعفا عنكم والله لێتان يعني بوران فالآن باشروهن وإستا سكسيان لقل بكن وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر لإستادا بونمونا شو دواي روجو شكاندن دتوان تابر بيان كاتق داوي سبيو رشلك جيادة كانوا بخون برين بخونوا وستكس لقل جنكان تامكن باشا دواتر كادين سر او موضوعاش دين قصو باسي لسر دقين كما بستي لخيتي سبيو رشتيا ما بستي لخيتي سبيو رش اوه مسلمانان عيبا براستي ايوه دين بونمون الشد دادنينوا باشا عيبا مكبرة لمزقوتكان دادنين بجوري ايوه الرفزي ام دقي قرآن دكنوا دوي الشوان لتاريكاي دا بخون داويشي رش وداويشي سبي لپنجي قوري بيتان ببستن اگر لخو حلصانوا تێنیوتان بووستان ئاو بخۆنەوە سیرکەن ئەگەر نەتان توانی سپی و ڕەشەکە لێک جیاکەنەوە ئاو بخۆن ئەگەر توانیتان لە تاریکایی بەچاو لێشی جیاکەنەوە واتە تەواو ڕۆژ هەڵاتیە و نابی بخۆنەوە باش مەوزوعەکە خێتە مەوزوعەکە خێتێکی سپی دەینین خێتێکی سپی و خێتێکی ڕەش داوێکی سپی و داوێکی ڕەش دەینین ئەمەیە دەوی جێبەجێ بکەن خۆتان ئیفلاسان بەو دەقەی قورئان کردیە ئیفلاسی کامل و تەواوتان پێی کردیە باشە دواتر ئەگەر بینە سەر ئەوە بۆ نمونە سابئەی مندائی بۆ نمونە ساڵانە 36 ڕۆژ لە ساڵێکدا بە ڕۆژوو دەوێ و هەروەها تەنانەت لە هەندێک لە ناو هیندۆسەکان و هەروەها ئاینەکانی هیند بە ڕۆژووبوون هەیە تاوەکو مەرگ هەیە لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی بۆ پاکبوونەوە لە گوناحەکانی بە ڕۆژوو دەبێت تاوەکو مەرگ پێی دەوترێت سانسارا هیوادارم مسلمانان ئێوەش بە ڕۆژوو بن تاوەکو مەرگ هەم لە گوناحەکانتان پاک دەبنەوە هەم کۆمەڵگای مرۆڤایەتی پێم وایە بەختەوەر دەبێ و هەروەها تەنانەت ئاینی زەردەشتی بە ڕۆژووبوونی حرام کردووە زەردەشت بە ڕۆژبوونی حرام کردووە لە ڕوانگەی ئەوەی دەڵێ برسیبوون و تینوبوون کار دەکاتە سەر بیرکردنەوەی مرۆڤ بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی و تەنانەت خودی قورئان ئاماژە بەوەی دەکا کە مرۆڤ هەبووە بۆ نمونە لە قسەکردن بە ڕۆژوو بووە هەر وەک بۆ نمونە مریەم لەگەڵ زەکەریا دەڵێ ئینی نەظەرت للڕەحمانی سەومەن دەڵێ من بڕیارمدا کە بۆ ڕەحمان ئەڵڵا بە ڕۆژوو بم لە ڕێگای قسە نەکردن خۆزگە لایەنی کەم بە ڕۆژوو بوونی ئێوە قسە نەکردن بایە بۆ ماوەی مانجێک کۆمەڵگای مرۆڤایەتی تۆزە یعنی پشووی دەدا لایەنی کە مانجێک بۆ ماوەی مانجێک قسەتان نەکرد بایە بە ڕۆژ کۆمەڵگای مرۆڤایەتی زۆر بەختەوەر دەبوو باشە کۆمەڵگای مرۆڤایەتی زۆر بەختەوەر دەبوو یەک ڕۆژی مایە لە ڕەمەزان دەڵێتن گوو بخۆ بێشەرەف ئەوە ئەخلاقیتیان هەروەک دەڵێم یعنی لەسەریان بەڕێزان ناتوانن یعنی لای وانەتە شتێک نییە بە ناوی تەقوا سیرکە هاتیە جوێن دەداتن بەو ئوسلوبەی کەوا هەیەتی وا دەزانی داخۆ دەتوانی دەنجی ئێمە بێدەنگ بکە سیریکە خۆی لەبیر کردیە کەوا نازانی چییە چکە ئاینەکەت قەشمەرجاریە لەبەرەوە تۆ هاتی ڕاستەکەی جوێن دەدەی چکە لای تۆ ئەسڵەن بۆ نمونە بابێنە سەر مەوزوعی ڕەمەزان ناوەکەی لەکوێوە سەرچاوی گرتیە وەڕەگ و ڕیشەی مێژووی چیەوە تەنها پێشە چێک بوو ناوی ڕەمەزان دەگەڕێتەوە بۆ پێش ئیسلام لە سەردەمی پێش ئیسلام کەوا مسلمانان پێی دەڵێن سەردەمی جاهیلی ناوی مانگەکانیان بردووە بە گوێرەی کاتەکان و فەسڵەکان بۆ نمونە مانگی ذەلحیجە واتە ئەو مانگەیە کە حەجی تێدا دەکرێت وڕەبیع الأول واتە بەهاری یەکەم واتە یەکەم مانگی ساڵ یەکەم مانگی بەهار و ڕەمەضان زۆربەی زۆری ئەوانەی کەوا لە زمانی عەرەبی شارەزاییان هەیە پسپۆرن دەڵێن لە وشەی ڕەمەضە هاتووە واتە شدەت الحەڕ واتە زۆر گەرم واتە ئەو مانگەی لە ساڵدا گەرمترینیانە زۆر گەرمە واتە ئەو پڕگەرمی واتە ئەو پڕ تینویەتی و برسەتی لە مانجێک کە ئەو پڕی گەرمە واتە مانجی ڕەمەزان لە ڕوانگەی تەقویمی قەمەری دەکەوێتە
ئەو پەرمانجی گەرمی و دەکەوێتە مانجی هەشت کە ئەوەی خۆمان پێی دەڵێن ئاب گەرمەکەی کەوا پلەی گەرمە لە دوورگەی عەرەبی دەکەوێتە 50 ببورن مانجی 9 8 و 9 دەکەوێتە 8 و 9 واتە دەکەوێتە ناوەڕاستی مانجی ئابی زاینی خۆمانەوە چونکە ساڵی زاینی ئەوەی کەوا ئێمە حسابی لەسەر دەکەین ساڵی زاینی 365 ڕۆژە بەڵام مانجی قەمەری 353 ڕۆژە واتە ساڵێکی قەمەری 12 ڕۆژی کەمترە لە ساڵی زاینی بەم شێوەیە ئەگەر 3 ساڵی زاینی بژمێرین و 3 ساڵی قەمەری لەگەڵیدا بژمێرین ئەوە لەم 3 ساڵەدا ساڵی قەمەری 30 ڕۆژی کەمتر دەبێ لە ساڵی 36 یا 33 ڕۆژی کەمتر دەبێ لە ساڵی زاینی لەبەرەوە مانگێک دێتە پێشەوە بەردەوام یعنی بەردەوام فەسڵەکان لە گۆڕانکاریدان هیوادارم بتوانم زۆر بەهینی بە ڕوونی بکەمەوە واتە ئەگەر 3 ساڵی زاینی بکا بە 36 مانگ ئەوە 3 ساڵی قەمەری دەکا بە 35 مانجی ساڵی زاینی بەڕێزان تێگەیشتن چکە بۆ نمونە 10 ساڵیان بۆ نمونە مانگ ساڵی قەمەری 12 ڕۆژی کەمترە لە ساڵی زاینی هەروە گوتمان زاینی 365 ڕۆژە بەڵام قەمەری 353 ڕۆژە واتە 12 ساڵ هەموو ساڵێک مانگەکانی قەمەری چکە فەسڵەکان بە گوێرەی شەمسین بەڕێزان کاتێک فەسڵ دروست دەبی بە گوێرەی ساڵی شەمسیە ئەوی پێ دەڵێن شەمسی خۆر لەبەرەوە مانگەکانیش بە گوێرەی بحکمی ئەوەی قەمەرین ئەوە ساڵانە دێنە پێش 10 ڕۆژ بۆ نمونە ئەگەر مانجی ڕەبیعی یەکەم لە تەقویمی عەرەبی یا قەمەری دەی مانجی سێی ئەم ساڵ ڕوو بدا گریمان ئەوە ساڵی داهاتوو یەکەم ڕۆژی ڕەبیعی یەکەم دەکەوێتە کۆتایی مانجی شوبات دێتە پێش چکە 12 ڕۆژ کەم دەکا بەردەوام هەر لەبەرەوەش دەبینی ڕەمەزان وەکو چەرخ و فەلەقی لێ هاتووە ساڵانە 10 ڕۆژ دێتە پێش ساڵانە 10 ڕۆژ دێتە پێش لەبەرەوە ڕەمەزان لە کاتی خۆیدا ڕوونادا کەوا بریتیە لە ناوەڕاستی مانجی هەشت واتە مانجی ئاب و تاوەکو مانجی ئەیلول کاتی گەرمیەکە جاروێ لە زستان ڕوودا جاروێ لە پاییز ڕوودا هەتاوەکو دوایی لەبەر ئەوە لە سەردەمی پێش ئیسلام کە پێی دەڵێن سەردەمی جاهیلی بۆ ئەوەی مانگەکان لە وەرزی خۆیان ڕوو بدەن 3 ساڵ جارێک بۆ ئەو ساڵە مانگێکیان زیاد دەکرد ساڵ دەبوو بە 13 مانگ بۆ نمونە ساڵێک ڕەت دەبوو هیچ ساڵی یەکەم 12 مانگ بوو ساڵی دووەم 12 مانگ ساڵی سێیەم بە حکمی ئەوەی بە نسبەت شەمسی دەکا 33 ڕۆژی کەم کردیە مانگێکیان بۆ زیاد دەکرد ساڵ دەبوو بە 13 مانگ بۆ ئەوەی مانگەکان بگەڕێنەوە فەسڵی خۆیان کاتی خۆیان بۆ ئەو مانگەیان دەوت مانجی ئەننەسی واتە دەکرێت بوترێ لە بیر کراوە بەڵێ واتە مانجی سێم هەر 1 2 3 ساڵی سێمی قەمەری دەیان کرد بە 13 مانگ 1 2 3 دەیان کرد بە 13 مانگ بەو شێوە بۆ ئەوەی فەسڵەکان مانکان بگەڕێنەوە فەسڵی خۆیان دواتر محەممەد دێت و ئەو مانگە لا دەبات و ئەو مانگە حرام دەکات دڵێ پێویست ناکە مانگێکی بۆ زیاد بکرێ هەر وەک ئاەتی 37 سوڕەتی ئەتەوبە دەڵێت بەڕێزان دەنگەیە هیوادارم دەنگ بێ دەنگەیە دەنگەیە بەڕێزان 1 دقیقە بەڵێ زیادە بەڵێ سەیرکە هەیە باشە زۆر بۆ نمونە لە ئاەتی 37 سوڕەتی ئەتەوبە دەڵێت إنما النسيء زيادة في الكفر يضل به الذين كفروا يحلونه عاما ويحرمونه عاما هەتاوەکو دوایی محەممەد هاتووە لە ئاەتی 37 سوڕەتی ئەتەوبە کە ئەو کات فەتحی مەکەی کردیە بۆ نمونە ئەخیرەکەی هێشتا فەتحی مەکەی نەکردیە دەڵێ مانجی نەسی کە مانجی سێنزە بووە دەڵێ ئەمە کوفرە نابێ بکرێ باشە
ئەگەر هاتو ئەو مانگە قبول بکەین ئەوە بەلا ڕێدا دەچین. محەممەد حرامی دەکا لەبەرەوە دەبینی هەر ساڵانە مانگەکان 12 ڕۆژ دێنە پێش لە چاو ساڵی زاینی مانگەکان بەردەوام لە چرخ و فەلەقی بەردەوامدان. وهروها المفصل في تاريخ العرب قبل الإسلام جواد علي جزء شانزم لا برصة سيوسي دلت كان النسيء في بني فقيم أو كساني أو خيلي كوابر برزبو لزياد كردني أو مانغا وكي زيادي بكا لصالدا بونو من لكوتاي صال لناوندي صالي سيم لسرتا زيادي بكا أو تيريك بر برزبو لوا بناوي بني فقيم بني عدي بني عامر بن ثعلبة بن الحارث بن مالك بن كنانة بن خزيمة بن مدركة بن إلياس بن مضر هتا وكدواي وكان أبو ثمامة وأو كسي بربرزبو لزياد كردني أو مانغا لتشكاتيشي صالدا بناوي أبو ثمامة بو وهو جناد بن أمية الكناني ناوي جناد بن أمية الكناني بو من نسأت الشهور على قبائل أو كسبو كوا مانغا كي زياد ذكرت وبڕیاریان دەدا لە چ مانجێک زیاد کەن ئایا بیخەنە بیدایەتی ساڵی سێم و بێ بە سێنزەمانگ یا ناوەڕاستی یا کۆتایی. وكان يقف عند جمرة العقبة ولو شوێنەی کەوا شەیتان ڕەجم دەکەن لەوێ ڕادەوەستان چونکە کەڵتێکی شەیتان پەرستە ئیسلام لەو شوێنەی کەوا بۆ نمونە شەیتانیان ڕەجم دەکرد لەوێ ڕادەوەستا ويقول ودەیگوت ئەوە سەردەمی جاهلی بەڕێزان اللهم دوعاەکەی وەکو دوعای محەممەدە سەیری کەن محەممەدی شەمان دوعا دەکا شێلەگەرێکی بۆ نمونە کاتێک دوعا دەکەی اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وآل إبراهيم اللهم بارك محمدا كما باركت إبراهيم اللهم أنك حميد مجيد. اللهم بكارين هنا ولا سردمي جاهلي بيج محمد يعني هيج فرقيني همان شتا چی دەگو اللهم إني ناسي الشهور وواضعها مواضعها ولا أعاب ولا أحاب واتا خدا كم من مانجي ناسي زياد دكم ولا شوينك لنوان مانجا كان دايدنهم هي وادارم هيج قليو غازان دم نيتسر وديقول اللهم إني قد أحللت أحد حتى وكدواي وأخيرا كي چي دقو كاتك مانكي زياد دكر ديقول أنفروا على اسم الله تعالى أو بيج محمد ديقول يلا برشو بلاوي لبكن لسر ناوي الله شكومنت الله تعالى كوا استاك القرآن الله تعالى زور دبيني باشا بسم الله تعالى همان شد بونمونا أو مانگا دبيني محمد نفي كردوا نيهشتوا لبرا والرمضان بردوام مكو چرخ فلق سالانه دروج ديتا بيش دروج يانز دروج ديتا بيش بردوام ديتا بيش لشويني خوي ناميني واتا رمضان ناكويت ناوراستي مانجي هشت تاوكو ناوراستي مانجي نو كاتي گرميكا وهروها بونمونا لا إسلام دا پیش اسلام لسر دمی بونمونه اوی پیدلن جاهلی مانجی حرام هبوا سالانه چوار مانجیان حرام بوا برزان استا من وکو هاولاتیه چی بونمونه سویدی استرالی چل مانجی حرام بکم يعني من چلو دقانه بكم ضليتن يسألونك آية 217 سورة البقرة سيد يسألونك عن الشهر الحرام قتال فيه قل قتال فيه كبير أي محمد برسيار اللي دكان سبارد بشر كردن لمانغا حرام كان بلي شر كردن تيايدا شتيشي قوريا تتاوك دواي أو أسباب نزوله هي والحاصل نانشكو بابتي إيمانية وهروا آية بينجي سورة التوبة فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين وكاتق مانغا حرام كان تيبربون مشرك كان بكجن البغوي سبارد بمانغا حرام كان ضليه هي الأشهر الأربعة رجب مام رجب يملا كردواري مام رجبش مان هي خوش بختانا ذو القعدة من نظام بوشي مام ذو القعدة مانية ذو الحجة ومحرم أو شوار مانغا مانجي حراما رمضاني تدانية كوا حرام به لبرو كشتو كشتار لرمضان زور طبيعي زور أسايا وهروها آياتي دوي سورة التوبة بيمان ضليه فصيحوا في الأرض 4 أشهر دڵێتە کافرەکان بە کەیفی خۆتان لە زەویدا لەو چوار مانگەدا بگەڕێن ئەو چوار مانگە پێش محەممەد لە سەردەمی جاهلی
ئەو 4 مانگە شەڕکردن تێیدا حرام بوو هەروەک دەبینن محەممەد هاتیە کردوویەتی بەدەقێکی ئیلاهی کە لەو 4 مانگەدا شەڕکردن حرامە واتە دابوو نەریتێکی جاهیلی پێش ئیسلامی هێناوەتە ناو قورئانەکەی ئێستا هاوڵاتیەکی ئوسترالی چی لەوە بکاتن لە 4 مانگ چی لە 4 مانگی حرام بکاتن ئەسڵەن ئەمە قسەی قۆڕە قسەی قۆڕە کەوا هیناویەتی دابوو نەریتێکە لە دورگەی عەرەبی بوونی هەبوو لەو 4 مانگە دواتر دەزانین بۆچی شەڕیان نەکردووە دێن ڕووین یەکەینەوە واروها بۆ نمونە ئاەتی 36 سوڕەتی ئەتەوبە محەممەد پێمان دەڵێ ساڵی قەمەریە لای ئەڵڵا ساڵی شەمسی قبول نییە واتە ساڵی زاینی ئێمەی قبول نییە بەڵکو ئەڵڵا حەزی لە چییە ساڵی قەمەریە یعنی ئەڵڵا حیساب دەگا بە ساڵی قەمەری بۆ چکە ئاینەکە سەرتاپای بریتیە لە مانگ پەرستی بۆ نمونە ئاەتی 36 سوڕەتی ئەتەوبە دەڵێ إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم آياتي 36 سورة التوبة دەڵێ ژمارەی مانگەکان لای ئەڵڵا 12 مانگە لە پەرتووچی ئەڵڵا پەرتووچی ئەڵڵا واتە لەوح المەحفوظ لە تابلۆی پارێزراوی ئاسمان ژمارەی مانگەکان لای ئەڵڵا 12 مانگە يوم خلق السماوات والأرض لەو ڕۆژەی ئاسمانەکان و زەوی دروست کردیە حیساباتی ئەڵڵا بە مانجی قەمەریە منها 4 حرم لەوانە 4 دانەی حرامن یعنی لە تابلۆی پارێزراوی ئاسمان لەگەڵ دروستکردنی ئاسمانەکان و زەوی لای ئەڵڵا ساڵ ژمارەی مانگەکان 12 بووە باشە لە تابلۆی پارێزراوی ئاسمان لەوانە 4یان حرام بووە ئازەلی و ئەبەدی لە تابلۆی پارێزراوی ئاسمان نووسرا بووە ڕەجەب ذوالقەعیدە ذوالحەجە محەڕەم حەرام ناوی شەڕگێدا بکرێت لای ئەڵڵا نووسراوە لە تابلۆی پارێزراوی ئاسمان نووسراوە یعنی دڵی ئەڵڵا و خەڵکی دوورگەی عەرەبی پێش ئیسلام یەک دڵیان هەبووە لەبەرەوە خەیر الأمة أخرج للناس ابن كثير سەبارەت بەمە دەڵێت عن أبي هريرة لباوشي بشيلوكا رضي الله عنه الله لي رازي به قال رسول الله صلى الله عليه وسلم پیغمبري الله قتي إن الزمان قد استدار كهيئة يوم خلق الله السماوات والأرض وإن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم 3 متواليات ورجب بين جمادي وشعبان واتا باوچی پشیلۆکە ڕزای ئەڵڵای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری ئەڵڵا فەرمووی زەمان وەک خۆی بۆ نمونە دەسوڕێتەوە باشە لەو ڕۆژەی ئەڵڵا ئاسمانەکان و زەوی دروست کردیە وەلای ئەڵڵا ژمارەی مانگەکان 12ە مەبەستی مانجی عەرەبیە لە تابلۆی پارێزراوی ئاسمان هەر لەو ساتەوەی ئەڵڵا ئاسمانەکان و زەوی دروست کردیە لەوانە محەممەد دەڵێ 4 حرامە سێیان بە دوای یەکەوە دێن کە هەروەک پێشتر ئاماژەمان پێکرد بریتین لە ذوالقەعیدە ذوالحەجە و محەڕەم دانەیەکیان ڕەجەب کە دواترە دەکەوێتە نێوان جومادی و شعبان مام شعبانیشمان هەیە لە کوردی بەبیرم هاتەوە مام شعبانیشمان هەیە و لە فەرمودەیەکی تردا هاتیە کە محەممەد لە حجەت الوداع لە حەجکردنی ماڵ ئاوایی قسە دەگا بۆ خەڵک دەڵێ ئەوەلیهن ڕەجەب بين جمادي وشعبان دڵێ یەکەم مانجی حرام ڕەجەبە دەکەوێتە نێوان جومادی لەگەڵ شعبان و ئەوانی تر ذوالقەعیدە ذوالحەجە و محەڕەم 4 مانگە حرامە یعنی یابانیەک و کۆریەک و ئوسترالیەک و هەموو دنیا دەیبزانێ ئەو 4 مانگە حرامە باشە ئاگادارن ئەو 4 مانگە حرامە یعنی کوشت و کوشتاری تێدا مەکەن بیوەستێنن کوشت و کوشتار بەڵام 8 مانگەکەی تر باپیر و داپیر و دایک و نازم چی یەکین بکەن کەیف خۆتان چی دەکەن بیکەن یەکتری بکوژن باشە وإنما كانت الأشهر المحرمة 4 3 سرد و1 فرد واتە 3 دانەیان بەدوای یەک دادێن دانەیەکیان فەردە بۆچی بزانێ ئەو 3 دانەیە حرام بووە لە سەردەمی جاهیلی پێش ئیسلام لأجل أداء مناسك الحج والعمرة بۆی خەڵک بتوانی حەج و عمرە بکە چکە حەج و عمرە دەگەڕێتەوە بۆ پێش ئیسلام بۆچی خەڵک بە پێ هاتووە بە وشتر هاتووە پێویستی و بۆوە مانجێک بێ
مانگێکی پێچووە لە ئێمەنەوە هاتووە بۆ نمونە باشە مانگێکی پێچووە مانگێکیش حەجی کردووە و مانگێکیش بگەڕێتەوە لەبەرەوە ئەو سێ مانگە حرام کراوە شەڕی تێدا بکرێت کاتێک دەڵێن مانجی حرام واتە ناوی شەڕی تێدا بکرێت ئەو سێ مانگە حرام کراوە بۆی خەڵک بتوانن بێن بۆ حەج واگە بگەڕێنەوە دوای ئەوە ئیتر خەریکی ڕاوڕوت و بەسەر یەکدادان و کەنیزە و هەتا لە سەردەمی پێش ئیسلام ئەوەی قسەی لە سەردەکەی سەردەمی پێش ئیسلامە دچی دەڵێ فحرم قبل شهر الحج شهرا وهو ذو القاعدة پیش مانجی حج كذو الحجية مانجی حجة مانجك پیشوتر حرام كراوة ذو القاعدة ابن كثير بيمان دڵێ بزانم لەبەرچی لأنهم يقعدون فيه عن القتال چکە خەڵک دادانیشت لە شەڕ و کوشتاری نەدەکرد چکە گوتم خەڵکی دوورگەی عەرەبی دەستکەوتی ڕۆژانەی نانی ڕۆژانەی لە ڕێگای فەرهود و کوشت و کوشتار بەدەستدەینا بەڵام ئەو مانگەی لەبەرەوە خەڵک بۆ حەج دەهات بۆی پارە بەدەست بێنێ لە ڕێگای حەجەکان دادەنیش لە ماڵەوە شەڕی نەدەکرد حرام کراب وحرم شهر ذي الحجة لأنهم يوقعون فيه الحج ويشتغلون فيه بأداء المناسك ومانجي ذو الحجة حرام ينكردو كشري تيدانك بوشي دادا نيشتن لبروي سرقالي بريو بردني دابو نريتي حجبون خلق دهات بو حج وحرم بعده ومانجي دواتر حرام كرا وهو محرم بوشي ليرجعوا فيه إلى ناء أقصى بلادهم آمنين بوي بسلامتي بقرنو بو ولاتكاني خوان أو السيمان وحرم الرجب في وسط الحول لأجل زيارة البيت والاعتمار به لمن يقدم إليه من أقصى جزيرة العرب ومانجي الرجبيان حرام كردبو بو نوجن كرنوي كعبة وخلق لزور شوين دهات بو إخوي بيروز بكا بنوجن كرنوي كعبة ورمضان دوباره بونم ابن كثير آماجي بيرك رمضان من شدة الرمضاء واتب خوي زور قرمي وهو الحر زوات زور قرم يقال رمضت الفصال ودلن رمضت الفصال وات مانجكا رمض بو وات زور قرم بو إذا عطشت أجر زور تينود بو لو مانجدا وقول من قائل إنه اسم من أسماء الله وهروها دلن رمضان يجيكن لنا وكاني الله يعني كوري باوكم تو ناوي من علاقة ناوي من علاقة لناوى رمضان يعني تو تشبيهي من علاقة خود كردوه بناوي خوا وقول من قائل إنه اسم من أسماء الله ناوي لابن عبد الرمضان بابي باب أخذ شون ذكر ناوي كوركات رمضان بي مام رمضان ناوي خود بقول رشاوي شاوم جناحة شكري شكل لنا وكاني الله تا يستاك خلق بيان وقت رمضان أما كفرة لموضوع ناوي خود بك بمام بعبد رمضان وهروها بونو من هروك دقيقة دلي عند الله بزانين معنى يتي لاي الله صالي قمرية ودوان زروجة عند الله بونمونا الطنطاوي دلي عند الله أي في حكمه وقضائه 12 شهرا وهي الشهور القمرية الطنطاوي دلي عند الله كدقيقة بيمان دلي آياتي 36 سورة التوبة واتا لحكم كاني إلى الجيب جيكر نكاني دوان زمانگا و او دوان زمانگا مانجي قمرين وات او مانجي كوائستا لسعودية بكار دهندري باشا كتاب الله كوا دقيقة دلي في كتاب الله أي في لوح المحفوظ واتا لتابلوي بارز راوي آسمان حساب كردن لاي الله بمانجي قمرية بشمسينية وقمرية وهروها بونمونا صحيح البخاري كتاب المغازي بزانت شي من بيدليك ولا صحيح بخاري سوارت با سردمي بيش جاهلي وأو مانجا حرامانا شي دلي صحيح بخاري كتاب المغازي شماري فرمودة 4376 أبا رجاء عتاردي دلت كنا نعبد الحجرة إيمال سردمي جاهلي بردمان دبرست برد فإذا وجدنا حجرا هو أخير منه ألقيناه أجر بردك من بدوزي بايوا لبردكي خومان باشتربو بردكي خومان فرددا بردكي ترمان هلدقرتوا وأخذنا الآخر بردكي ترمان هلدقرتوا فإذا لم نجد حجرا وأجر هاتو ببرد بوين بردمان نبوايا لكاتي كاروان اشتوا جمعنا جسوة من تراب ثم جئنا بالشات فحلبناه عليه أجر بردمان بين بوايا
دەچوین تۆپەڵێک لممان دەینا تۆپەڵمان دەکرد شیری مەڕمان بەسەردا دەکرد چکە تۆزە کینە بۆ یەک بگرێ دەمان کرد بە تۆپەڵێک ثم طفنا به اینجا بە دەوریدا دەسوڕاینەوە 7 جار بە دەوری بەردەکە بەردپەرستی ئەوەی ئێستا کە دەیکەن بە دەوری بەردە ڕەشەکە دەسوڕێنەوە بە دەوریدا دەسوڕێنەوە تێدەگەین إن الحمد تخوا بريدا إن الحمد دلت تخوا بريدا چی دڵێ کاتێک دەسوڕێنەوە بەڕێزان کاتێک دەسوڕێن دەورەی کەعبە چی دەڵێن إن الحمد تخوا بريدا دەتخوا مەیگرە لا إله دەسوڕێنەوە ئەوە بۆ نمونە ئەمە عادات و تەقالیدیان بووە فإذا دخل شهر رجب كاتك دهاتنا ناو مانجر رجب چکە رجب یەکێکە لە مانگە حرامەکان قلنا دەمانگوت منصل الأسنة مانجی لابردنی ئاسنەکانە ئاسنمان لە چەکەکانمان لا دەبرد لە ڕمەکانمان لە تیرەکانمان کۆتایەکانی ئاسن نییە دەڵێ لامان دەبرد چکە مانجی حرامە شەڕ بکەیت چی دەڵێ فلا ندع رمحا فيه حديدة ولا سهما فيه حديدة ڕێگامان نەدەدا هیچ ڕمێکمان هیچ تیراسەیەکمان تیرێکمان کۆتایەکەی ئاسنی پێوە بایە لامان دەبرد چکە حرامە لەو مانگەی إلا نزعنا لامان دەبرد وألقيناه شهر رجب چەکەکانمان فرەتدا لە مانجی ڕەجەب چکە مانجی حرامە چی دەڵێ وسمعت أبا رجاء يقول كنت يوم بعث النبي وكسك بناوي أبا رجاء دەڵێ ئەو ڕۆژەی کە محەممەد ئیعلانی پێغەمبەرایەتی کرد من مناڵ بووم أرعى الإبل على أهلي يعني وشتروان بوم گوێم لێ بوو گوتیان پێغەمبەرێک هاتیوە محەممەد فلما سمعنا بخروجه كاتك جوێمان بهاتني محمد بو وەک پێغەمبەر فررنا إلى النار إلى مسيلمة الكذاب دڵێ ڕامان کرد بۆ لای مسەیلەمەی کەذاب واتە مسەیلەمەی کەذاب پێش محەممەد پێغەمبەر بووە هەر بە جوێرەی ئەو فەرمودەیە مسەیلەمەی کەذاب هەر بە جوێرەی ئەو فەرمودەی واز لە شتی تریش بێنن بە جوێرەی ئەو فەرمودەی پێش محەممەد پێغەمبەر بووە ئەوەتە دەڵێ کاتێک گوێمان لێ بوو پێغەمبەرێک سەری هەڵداوە بە ناوی محەممەد هاتووە ڕامان کرد بۆ لای مسەیلەمە گوتمان ئەوە چییە پێغەمبەرێک تریش سەری هەڵداوە باش هەر بە جوێرەی ئەو فەرمودەی بوخاری باشە جاجاریشتر مەڵێن ئەو مسەیلەمە ڕەنگ بێ لە محەممەدی وەرگرتی ناشتی لەو بابەتە بوونی نییە واروە ئاەتی 189 سوڕەتی ئەلبەقەرە دەڵێت هەروەک دەبینین لای ئەڵڵاش 4 مانگ حرامە ئەزەلی و ئەبەدی وەکو خەڵکی دوورگەی عەرەبی باشە وەکو سەردەمی جاهیلی ئەوی مسلمانان پێدرن جاهیلی واروە ئاەتی 189 سوڕەتی ئەلبەقەرە تەئکید دەکاتەوە لەو مۆضوعە يسألونك عن الأهلة قل هي مواقت للناس والحج أي محمد برسيار اللي دا كان سبارد بهلال مان سبارد بمان أي محمد أو مانغا بوتشيا بزاين محمد شي دلار قل بلي هي مواقت للناس والحج أو بو دياري كردني كاتا بو خلقو بو حج لەمە پاش ئەگەرنا پێویست ناکە سعات هەر بگرن بابی با سعات قگاڵتە جاڕیە سەیری ئاسمان بکەن و مانگ بکەن کاتتان پێ دەڵێ کاتەکانتان پێ دەڵێ باشە کاتەکانتان پێ دەڵێەوە بۆ دیاریکردنی چییە مەواقیت واروها بۆ حەج ابن كثير سەبارەت بەوە دەڵێ جعلها الله مواقيت لصوم المسلمين وإفطارهم وعدة نسائهم ومحل دينهم ابن كثير سبارت بم دقدله الله مانجي كردووە بۆ دیاریکردنی چ کاتێک مسلمانان دەست بە ڕۆژووبوون بکەن و چ کاتێک بە تەواوی ڕۆژەکانیان بەجێبێنن واتە لە سەرەتا کاتێک هیلال دەبینن تاوەکو هیلال دەبینەوە ئەوە نییە بۆ نمونە چاودێریکردنی مانگ لیژنەی فتووە سەیری ئاسمان دەکا لە ڕوانگەی ئەم لەقەیەوە سیر دەکەن بزان هیلال دەبینن یا نابینن ولا کۆتایەکەی کەی بشتێنن ئەگەر هاتو هیلالیان بینیەوە ئەوە تەواو بەیانی کەواتە چییە جەژنە مەبەستی لەوەیە واروەها بۆ دیاریکردنی سووری مانگانەی ژنانیش یعنی ژن بزانێت 3 مانگ کاتێک 3 مانگ داوای لێ دەکرێت چاوەڕێ بکە پێشوی مێرد بکاتەوە دەبی ئەوە مانگ پێت دەڵێکەوە چۆنە قال رسول الله دەڵێ پێغەمبەری الله گوتی جعل الله الأهلة مواقيت للناس فصوموا لرؤيته وافطروا لرؤيته فإن غم عليكم فعدوا 30 يوما
الحاكم في المستدرك أبي داود جراويتيو وهروها أو فرمودية لبخاري هي كتاب الصوم برتوشي بروجبون جماري فرمودة 1816 باشا بەڵستی چێ محەممەد لێرە دەڵێتن محەممەد لەو فەرمودەیەدا دەڵێ ئەڵڵا مانجی دروست کردیە بۆ دیاریکردنی کات بۆ خەڵک هەر کاتێک مانگتان بینی ئەوە بە ڕۆژوو بوون و هەر کاتێک لە کۆتایی ڕەمەزان مانگتان دووبارە بینیەوە هیلال بینیتانەوە ئەوە ڕۆژوو بشتێنن بەڵام ئەگەر هاتوو مانگتان نەبینی بەهۆی ئەوەی هەورە لە ئاسمان ئەوە بیکە نەسی ڕۆژ و دوای سی ڕۆژیشتر بە ڕۆژوو نەبن ئەڵڵا لەگەر ئەوەش مانجی دیاری کردیە بۆ ئەوەی موسڵمانان بۆ نمونە لە ڕۆژی 29 یا 29ەم بۆ نمونە ئایا ببینین یان نە بەڵام جار بەجار هەور دەنێرێ بۆی لێتان تێک بدا بۆی وەقتەکەتان لێ تێک بدا هەور دەنێری لە ئاسمان بۆ ئەوەی نەیبینن ناتوانن بڕیار بدەن ناتوانن بڕیار بدەن سەرتان لێ دەشەوێنێ ئەڵڵایەکی سەیر و سەمەرەیە بەڕاستی مانجی بۆ دیاریکردن بۆ ئەوەی لەکەیەوە بە ڕۆژی بن وەکەی بە یەکجاری ڕۆژ و بشتێن بکەن بە جەژن بەڵام جار بەجار هەور دەنێرێ باشە هەور سیر دەکەن نایبینن سیر دەکەن نایبینن هەورە وهروە ئیبن عومەری شەمان فەرمودەی جێراوەتەوە فإن غم عليكم فاقدروا له ئەگەر هاتوو هەور دروست بۆ ئەو خۆتان تەقدیری بکەن مشکلە نیە یاسی ڕۆژی تەواو بکەن و تەواو پرسیاری من ئەوەی لە ئێوە باشە بە ژێرەی ئەو دەقا کاتی بە ڕۆژوو بوون بە گوێرەی دەبی مانگ بکرێ مانگ بکرێ چۆن کەسێکی قوتبی شیمالی و قوتبی جنوبی بێتن بۆ نمونە ئەو مۆزوعە بکاتن یعنی دیارە کاکە ئاینەکەتان هاوار دەکات بۆ خەڵکی دوورگەی عەرەبە بۆ خەڵکی دوورگەی عەرەبە یعنی لە دەقەکەدا نەیگوتیە تەنها ئێوە خەڵکی دوورگەی عەرەب سەیری مانگ بکەن و بڕیار بدەن لە جیاتی مرۆڤایەتی مۆزوعەکە زۆر ڕۆشنە مۆزوعەکە لەوە ڕۆشنتر نابێ مۆزوعەکە ئەسڵەن لەوە ڕۆشنتر نابێتن پێتان دەڵێ خەڵکی دوورگەی عەرەب ئەی خەڵکی دوورگەی عەرەب کاتێک هیلالتان بینی لە مانجی ڕەمەزان دەست بە ڕۆژبوون بکەن کاتێک هیلالتان بینیەوە تەواو بیکەن بە جەژن ئەگەر نەتان بینی بەهۆی ئەوەی هەور بوو ئەوە بیکەن بە 30 ڕۆژ یعنی قسەکانی محەممەد بۆ خەڵکی دوورگەی عەرەبە بۆ تۆ نییە چاوی چاوم ئەی کورد بۆ تۆ نییە ئەی هاوار بۆ خەڵکی شوێنانی تر و هەتا ئەو دەقەی بۆ نمونە جیاکردنەوەی بۆ نمونە داوی سپی و داوی ڕەش ئەگەر کارەبانە بێ و ئەگەر بۆ نمونە ئەو داهێنان ئێستا نەبیتن خەڵکی ئەوروپا دەبی 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بی 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بچکە ئەو داوە نابینی ئەوها لە ژوورەوە دابنیشی پەردەکانی پەنجەرەش بکاتەوە دەبی سێری بکاتن ئەو دوو داوە لێک بۆ نمونە گیان ناکاتەوە لێکی گیان ناکاتەوە تاریکە دەبی بۆ خۆی لالێلی بڵێ بۆ ماوەی 2 مانگ لەسەر یەک دەی بە ڕۆژوو بێ ئەوەی ئاو بخوات و بێوی هیچ شتێک بخواتەوە لەبەرەوە ئەو عادات و تەقالید و ئەو شتانە پێش ئیسلام بوونی هەبووە و تەنها بۆ خەڵکی دوورگەی عەرەبە بۆ خۆتان تێبگەن وهروها سەبارەت بە شەرعی أو حديثي بخاري شرح الحديث من عمدة القاري دلية الأحاديث المعلقة والموصولة المذكورة أو حديثاني كوا معلق موصول وآماجان بكراو لو بابي لو دروازية تدل على أن لشهر رمضان أوصافا عظيمة منها دلي مانجي رمضان يعني وصفي زور جرنجي تدايا زين شي تدايا دلي أن فيه غفران ما تقدم من ذنب الصائم فيه دلي لو ما قد توب رجوبي همو گناه كاني بيشتر دسرتوا يعني دزرجت كربيت سر دايكد مسلمان سميل قوت دزرجت كربيت سر كچت سر خشكت چيت كردبي چيت نكربي هر هموي أن فيه غفران ما تقدم من ذنب الصائم فيه همو گناه كان دسرتوا هر هموي قشتي all كله على كله باشا هر هموي هيك ناهلي وأن فيه فتح أبواب الجنان ودرجاي بهاش دكريتو إستا باشا من چلو درجاي بكم يعني دمان بن بقتاري سريع بوي سيدي بقيم زين شن خوشا يقدو حورية من بينشان دن حالا پیش درجاي كم زين شن خوشا بوي إيمان بينينو بقرينو سر رجاي هداية
دوو مناڵی لووسکەمان پێ نیشان دەدەن ئەوها بمان بن بۆ لای بەردەم دەرگای ئەوها لە دەرەوە پێمان نیشان دەن کاکەجیان لە دەرەوە پێمان نیشان لە پێشەر دەرگایەک بۆ نمونە مناڵێکی لووسکە و هەرزەکارێک و خۆریەک دابنێن ئەوها لە پێش دەرگاکە تۆزێک ببینن یعنی دەکرێتەوە سوودی چێ بزانم بن لەمان ئەوەی خۆی دەکوژیتن لەمانکانی تر یان چی لێ دێ دەی باشە مشکلە نییە ئەوە یەکێکە لە چاکانی کار وأن فيه غلق أبواب النار و دۆزەق دەرگاکانی دادەخرێت 11 مانگ دەکرێتەوە بەس لەو مانگە دادەخەم بۆچی نازانم باشە ئەی کاتێک دەکرێتەوە چێ کەچی دەستێن ناوەڵە تاوەکو ڕۆژە قیامەتە ئەی بۆچی کراوەتەوە نازانم من شتێ ناگەم لەو مۆزووە ئێستا من نازانم بۆچی کراوەتەوە من نازانم بۆچی 11 مانگ کراوەتەوە یعنی خەڵک دەبن کاتێک مردەبن بۆ دۆزەخ نا تاوەکو ڕۆژە قیامەت ئەی بۆچی دایدەخەن من دووبارە نایزانم من لەو حکمەتە تێناگەم ڕاستەکەی وأن فيه تسلسل الشيطان وشيطان تێدا دەبەسترێتەوە جا ئەلبەتە شەیتانتان ئێوە بۆ چییە خۆ لە ڕەمەزان ئیهانە و سوکایەتی بە مرۆڤایەتی دەکەن گوێن دەدەن کوشت و کوشتار دەکەن تیرۆر دەکەن تحڕش بە خەڵک دەکەن دەست درێژی جەکسی دەکەن پێویستیتان بە شەیتان نییە یعنی شەیتان دەستیشی ئاواڵا بێ فەقیرەی هیچتان بۆ شەیتان نەهێشتۆتەوە هەر ئەسڵن هیچتان بووی نێشتۆ بێ ئیشە فەقیرەی جا بەسترێتەوە باشترە باشە وقوله إذا رأيتموه وكاتك دلي حديثك دلي أجر هاتو بينيتان لكوتاي رمضان بينيتان أي الهلال واتا هلال تان بيني وقوله فإن غم عليكم أي فإن سطر الهلال عليكم والغم السحاب لأنه يسطر السماء ودلي أجر هاتو هور آسماني قرت لبرو هلال تان نبيني أو بيكن بصير روش مشكلة نية والحاصل زۆرە و بابەتە چیم کردبن دەی مشکل نییە کاکەجان تا لێ بردنەکەم ئەو بابەتی ئەدە سەرەتایی چکە ئەوە زۆر گرنگ بوو بزانین مانگە حرامەکان سەرچاوی دەگڕێتەوە بۆ سەردەمی پێش ئیسلام سەردەمی جاهیلی چۆن بووە چۆن نەبووە تاوەکو دوایی ڕەجی مێژووی ڕەمەزان ابن الندیم لە پەرتووشی فەهرست و هەروەها ئەشەهرستانی ئاماژەی پێکردیە دەڵێ تائیفەیەکی هندی هەبوو بە ناوی ئەلجاندریکینیە و هەروەها ئاماژە بۆی دەکەن کە الصابئە الحەڕانیە سابئەی حەڕانی کە لە منتیقەی مووسڵ و کوردستانی خۆمان ئەڵبەتە لە کوردستانی خۆمان دەژیان خودایەکیان دەپەرست بە ناوی خودای سین کە بریتی بوو لە خودای مانگ واتە مانگ پەرستی بەڵام دەیانگۆ خودایەک هەیە خودای مانگیان دەپەرست دەیانگوت ئەمە خودایە و خوداکە ناوی چیە سین باشە و هیلال سیمبڵی ئەم خودایە بوو ئەو هیلالەی ئێستا لەسەر مزگەوتەکان دەبینن بەڕێزان هیلالەکەیە لەسەر مزگەوتەکان ئەوە داناوە ئەم هیلالە ڕەمزی پەرستنی خودای مانگ بووە ئەوە ئیبن نەدیم ئاماژەی پێکردیە و هەموو ساڵێک لە مانجی ئازار بە ڕۆژوو دەبن بۆ ماوەی 30 ڕۆژ باشە بۆچی چکە لە مانجی ئازار هیلالیان لێون دەبوو دەیانگوت ئێمە گوناحمان کردیە دەبی بە ڕۆژوو بین بۆ ئەوەی خودای هیلال لێمان زویر نەبێ و بگەڕێتەوە ئەوە بوو بە ڕۆژوو دەبوون دووبارە لۆیان بەدیار دەکەوتەوە و لە کۆتاییدا ڕۆژیان دەشکان لە ڕێگای ئاهەنگجێڕان و قوربانی کردن و ناویان نابوو جەژنی فەتر هەمان ئەو جەژنەی موسڵمانان پێی دەڵێن واتە ڕەمەزان بۆ ماوەی 30 ڕۆژ سەیری چیان دەکرد مانگ هیلال دەهات ون دەبوو بە ڕۆژوو دەبوون بۆ 30 ڕۆژ بە دیار دەکەوتەوە دەیان کردە جەژنەکەیان وەکو موسڵمانان بە ناوی جەژنی عید الفەتر و قوربانیان دەکرد و هەندێک سەرچاوەکان دەڵێن بۆ ماوەی 5 ڕۆژ جەژنیان دەکرد بارەکە الله مطابقە کتومت وەکو یەکە کتومت وەک یەکە بۆ نمونە و هەروەها ئیبن الکەثیر لە تەفسیری ئاەتی 62 سوڕەتی ئەلبەقەرە بەڕێزان 3 دەق لە قورئاندا هاتیە هەر 3 دەقکە وەکو یەکە لە 2 دەقیان سابئە دەڵێ ئەسابئین لە 1 دەقیان دەڵێ ئەسابئون 2 دانەی بە نەسب دانەیەکیان بە ڕەفع و ئەمە هەڵەیەکی کوشندەیە لە قورئاندا هەڵەیەکی کوشندەیە لە قورئاندا و خودی ئیسلام نازان چۆن ئەم کێشەیە چارەسەر بکەن باشە هەمان جملە هەمان ڕستە بەبێ کەم و زیاد وەک یەکن
لدو دانيان آماجة بصابي أكرا وك الصابئين ولداني كان الصابئون هر وقت استاد بينن وهروها لشروبي أو زور گرنگ بين بزانين بوشي ودشين سر مركزي فتوى بوي بيمان بلي صابئ كان كان لا تفسير آيات 62 سورة البقرة ابن كثير كآية قد الله جلد للدخكة بقرن جلد دخكة بقرن بوي دواتر براوردي لكن لقل دخكاني تر إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون باشا ليرة دا چی دڵێ ئەوانەی ئیمانیان هێنا و ئەوانەی یەهودین مەسیحین وەسابئەن بە سابئین ناوی هێناوە ئەوانەی ئیمانیان بە ئەڵڵا هەیە و ڕۆژی ئاخری و کاری چاکە دەکەن ئەوە پاداشتی خۆیان هەیە لای خوداکەیان با نەترسێن و خەمی هیچیان نەبی لە هیچ نیگەران نەبن باشە سابئین ئێستادەیە بۆ نمونە دەبینی کەوکەب پەرستە ئەو سابئەی ئاماژەمان پێکرد حەڕانیەکان خۆی تەنانەت ئیبن کەثیرش لە تەفسیرەکەی دەڵێ ئەوانە مانجیان پەرستووە دەکەواتە چۆن محەممەد ئاماژەی بەوەی کردیە کە ئەوانە لە ڕۆژی قیامەت خەمی هیچیان نەبێ لای ئەڵڵاکەیان ئەجریان هەیە ئەگەر هاتوو ئەڵڵاکە خۆی خدای مانگ نەبێ من ئەو پرسیارە لە ئێوە دەکەم پرسیارێکی زۆر منطقیە بەڕێزان یعنی سابئەی حەڕانی خدای مانجیان پەرستیە بە ناوی سین و محەممەد هاتیە لە قورئانەکەیدا دەڵێ ئەوانەی یەهودی و نەساران ئەوە هیچ وەسابئەن ئەوانەی بۆ نمونە کاری باشە دەکەن ئەوە ئەجری خۆیان هەیە لای ئەڵڵا و با لە هیچ نەترسێن و هیچ نیگەران نەبن ئەوە کەوکەب پەرستن مانجیان پەرستووە و هەروەک دێ خۆشی ئێستا ئیبن کەثیر ئیعتراف بۆی دەکاتن دەکەواتە چۆن دەکرێت تۆ مانگ پەرست بی یا خۆر پەرست بی بەڵام لە هەمان کاتدا خەمت نەبێت لە ڕۆژی قیامەت تۆ ئەجری خۆت هەیە لای ئەڵڵا بۆ نمونە ئیبن کەثیر دەڵێ الصابئون قوم مما يلي العراق دڵێ سابئەکان قومێک بوون کە بۆ نمونە لە عێراق دەژیان وهم بكوثي وهم يؤمنون بالنبيين كلهم وإيمانيا بهم بيغمبر كان حبوا ويصومون من كل سنة 30 يوما وهمو صالك سي روج بروجو دمون ويصلون إلى يمن ولكات إنه يشكردن رويان ليمن ذكرت كل يوم 5 صلوات روجانا بينز نويجان ذكر وكو مسلمانا سالانا سي روج ابن كثير دلي بروجو دبن والروجانا بينز نويجان ذكرت لقل أوش بونمونا هم قوم يعبدون الملائكة أمانا قوم يقبون صابئكان كفرشتكان يندا برست ليرة دلي فرشتكان لشوينك باشا يعني خدا نپرستيا خدا نپرستيا فرشتان پرستيا بلا محمد آماجي بيكردية دلي الصابئكان خمتان نبي مشكلة نيا مادام فرشتتان پرستيا يا مانگتان پرستيا هيچ اشتان نبي خمتان نبي لروجي قيامت ايوه أجري خوتان هيا دلي ولا خوف عليهم ولا هم يحزنون خمي هيچتان نبي ونيگراني هيج نبن ايوه أجري خوتان هيا وهروها بابين براوردي أم دقا بكين لقل أم بونمونا أو دقا لسورة الحج آيات حبدا دوباره بوتوا بونمونا إن يكم آيات 62 سورة البقرة چی دلي أو استخدم موا إن الذين تركيز بكن برزان شكل زور جرينجا تركيز بكن آيات 62 سورة البقرة إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين بابوتان باب نسم كاكل جام بابوتان باب نسم شكل جرينجا أو فلتي محمد داويتي نستي لا شدقي آياتي 62 سورة البقرة آوين نسيوا همان جملة وهروها آياتي حفدي سورة حج همان شتي دوباره كردوتوا آوين نسيوا إن الذين آمنوا والذين هادوا والصابئين والنصارى والمجوس دوباره باشا بنصب أما الراس للرويز ما نوانيوا باشا
بەڵام بابێن بۆ ئاەتی 69 سوڕەتی ئەلمائیدا بزانە چۆنی نووسیوە لە دوو ئاەت ڕاستی نووسە آياتي 69 سورة المائدة برزان شي دلي إن الذين آمنوا همان جملة بابي كم زياد بالضبط دوك خوي إن الذين آمنوا والذين هادوا والصابئون نكصابئين والصابئون والنصارى من آمن بالله واليوم الآخر وعمل صالحا فلا خوف عليهم ولا هم يحزنون سيدك يقدر خبر يقدر ثابت عن الشام ده همان جملة بابي كم زياد يكفي كان فرق نية بونمونا يارا أوي سروا لا البقرة ولا الحج نسروا أوي خواروا لصورة المائدة شيستنو همان صورة وأما الزمان عربي فلتيجي زور قوريا كنوسري قرآن داويتي لروي زمانوانيوا باشا لروي زمانوانيوا أوي سروا بيدوترير النصب أوي خواروا بيدوترير الرفع تشكا واوا أوي سروا بياء بيدوترير النصب أما فلتيجي قوريا داويتي نوسري قرآن غلطيجي زمانوانيا غلطيجي نحوية لزمان واروا الله قرآن نيزاني وبونمون النحو لزماني عربي شونا باشا هر بوخوشي سبارت بوا بونمونا دواتر ابن كثير سبارت بآياتي 69 سورة المائدة كدلي والصابئون بالرفع دلي والصابئون طائفة بين النصارى والمجوس خوي ابن كثير هستي بو فلتي قرآن كرديا نازاني شون لي رزقار بي دزاني يك صابئ كان مانك پرست بون خدا پرست نبون مشرك بون وثني بون نازاني چون هر جارك كاتك دقاته سيجار آماجه بصابي أكرا هر جارك ديتن قصيك دكاتن سري لي شوايا خريك مشي بتقي ابن كثير نازاني چبكا وچكم ابن كثير يشي يقول لفاشيست عربكانش والصابئون طائفة بين النصارى والمجوس لربا شمان بوا ضل صابئ كان طائفيك بون لنيوان آقر پرستكان ومسيحيكان ليس لهم دين وهيش دين كان نبو وقال قتادة هم قوم يعبدون الملائكة وقتادة دلي صابئ كان قوم يكبون فرشتان دا برست ويصلون إلى غير القبلة واتلبو يمن هروكش آماجي فكر ويصومون كل سنة 30 يوما وهم صالك سيروش بروجو دبون ويصلون إلى اليمن كل يوم 5 صلوات والرجانة بينج نويجان ذكر بأراستي يمن أي باشا چون نوسري قرآن نوسيويتي أوانا پاداشتیان هەیە لای ئەڵڵا وەخەمی هیچیان نەبێ و نێگەرانی هیچ نەبن لە ڕۆژی قیامەت مادام فرشتەیان پەرستووە یا مانگیان پەرستووە چەندە مانگ پەرست بوونە کە دواتر دێنەسەرەوە وهروە لە ئاەتی حەفدەی سوڕەتی الحج کاتێک دەگەر دەڵێ الصابئین بۆ نمونە الطبري دەڵێ الصابئون ليسوا بيهود ولا نصارى ولا دين لهم الطبري دەڵێ صابئەکان نە یەهودین نە مەسیحین و نە دینیان هەبووە وقال ما بس الديني آسمانيا وقال عبد الرحمن بن زيد دلي الصابئون أهل دين من الأديان كانوا بجزيرة الموصل دينك تايبت بخويان هبوتينك آسماني نبوو لدرقي موصل من دزانم أوانا چين أصلا دينك بوا كأوي استاك بونمون الزازايكاني تركيا أقل لقليان تيكالبي ناویان لە خۆیان ناوە عەلەوی لە ترسی ئیسلام ئەجینا هیچ ڕەبتیان ئاینەکەیان دەگەڕێتەوە زۆر بۆ پێش ئیسلام پێیان دەوترێت خۆشەویستانی ئاینەکەیان لە ژێرناوی خۆشەویستانی ڕووناچی سەرچاو خۆشەویستانی ڕووناچی و من قسەم لەگەڵ زۆریان کردیە لێرە و بۆ نمونە بدرێژە بەڵام بۆ ئەوی بۆ خۆیان پارێزن ناویان لە خۆیان عەلەوی و تەواو بۆ ئەوەی هیچیان لێ نەکەن وهروەها الألوسي لا بلوغ الأرب جزء دوم لابرا بشتو چوار دلي الصابئ قوم إبراهيم دلي الصابئ لأصل دا قومك إبراهيم باشا كانوا بحران لمنطقة حران كاتي خوي كاتك إبراهيم دروا أكد بجد اللي دشي بو منطقة حران كما منطقة كردستاني خومانا فهي دار الصابئة الأولى حران مالي صابئية كما وكانوا قسمين هما صابئة حنفاء وصابئة مشركون هندي كان لصابئي حنفاء بون جماعات إبراهيم بون
وهنديشان مشرك بون. ابن حزم شي دلي أن الصابئين هم المكذبون بنبوة إبراهيم عليه السلام. ابن حزم هاتو دلي نخر أو أنا أصلا نكوليان كر لبيغمبراتي إبراهيم باشا سيدكن هموي مسلمانان سريان لشوا هر يچ قسيك دكا چكزاني انا محمد فلتي دا ولا نوسيني صابئه لريزي بونمونا يهوديا كانوا نصارى نازن چيبكن شلون خواني لدر باز بكن وبابين بوسر مركز الفتوى. مركز الفتوى كوال سعودي عربيه خلق او برشاري كردوا زانيويتي بونمونا الصابئون بالرفع لشوينك وهمان آيته همان دقة لدوشوين بنصبة الصابئين خلق هاتي برشار دكا. مركز الفتوى جماري فتوى 7461 روجي دوشما دوي ذو الحجة 1426 واتا دكات برواري دوي ييشي 2006. سبب رفع الصابئون في آية سورة المائدة هو كاريتشيا صابئة بالرفع وكو الصابئون ناويا هاتوا لآية كي سورة المائدة شكو عرب دزاني أما غلطي أما فلطية دزاني فلطية چي زور رونا لروي بونمون الزمان وانيوا. السؤال سؤالك چي دلي أريد أن أعرف لماذا جاءت الصابئين منصوبة في سورة الحج آية حفدة ثم جاءت مرفوعة الصابئون في سورة المائدة آية 69 مع ملاحظة تماثل الآيات حتى كلمة النصارى. هاتي كسيكا عربة برشار دكا دلي دموي بزانم بوشي صابئة لشويني كان وكو نسراو الصابئين منصوب واتبياء نون هر وقت لآية حفظي سورة الحج ولا شويني تر صابئة مرفوعة بواء نون واتا الصابئون هر وقت لآية شستنوي سورة المائدة لقل أوج لكتايدا نسيويتي مع ملاحظة تماثل الآيات حتى كلمة النصارى دلي لقل أوج هردو آياتك وكو يكن بوتي لشويني شان بنصبة شويني شان برفعة كابرا برسياري كردوا عربة ودزانيت الموضوع تشيشيا شي دلي مركزي فتوى. فقد اختلف النحاة في سبب رفع الصابئون في آية سورة المائدة دلي أواني لنحو زماني عربي دزانن ناكوشيان تيدايا كبوشي صابئون لآية سورة المائدة برفع هاتيا بلام دلين لأنهم التزموا عبادة الكواكب بلام دلين دقريتو بو أوي كأوانا هسار پرست بوينا واتمان پرست بوينا عجيب غريب هرچند تر لچه تورداز لچه موضوع اكا برسيار دكا دلي بوشي لشوينك هات يا صابئين لدو شوين صابئين لشوينك صابئون هات ودوي رابكاتن ولا ما كيتشي داتو دولتن اخر اوانا هساريان پرستوا باشا كاكا جان مركزي فتوى هساريان اي چون محمد لقرآن دا قتويتي فلهم اجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون بدوشون اي شلون محمد قوتيتي اگر هاتو كوكب پرست بن وبالفعلش كوكب پرستن شلون محمد قوتيتي اوانا تشاكو وفاداش يعني هي لاي خدا كيان ونبا بترسين ونا نيقران بن فالتي ونازن شلون لير غاربن بلان قرآن لتابلوي بارزراوي اسمان بارزراوي برزان تابلوي كي لتابلوي بارزراوي اسمان الله لنحو زمان عربي نيزانيوا لدو شوين دا نسيويتي الصابئين ولا شوين دا نسيوي الصابئون باشا مشكلة نيا با موضوع كبابا وشلو الشيوي بي دو جوريان هي حرائي لقل صابئ المندائية صابئي مندائي بون من بروان ببيغمبر يحيى هي باشا بلام صابئي حرانيين اوانا مان برستن مانك برزد بوينا باشا. أبي فداء المختصر في تاريخ البشر جزئية كم لا برشا ستوبينش بزان شي دلي الصابئ لهم صلاة على الميت بلا ركوع ولا سجود. الصابئ أي كوالا منطقي موصل كردستاني خومان دشيان كوا هسار برزد بون دليتن أوانا نويجيان لسر مردو هبوا كاتك نويجيان لكرد بوستانه وكو مسلمانان وات الركوع وسجود تيدان ابو مسلمانان كاتك لسر مردو نويج دكن ركوع وسجود تيدانيا باشا. ابي فداء دلي الصابئ لهم الصلاة على الميت بلا ركوع ولا سجود ويصومون 30 يوما وسير وش صالان بالرجو دبن وإن نقص الشهر الهلالي صاموا
29 يوما وأجر مانجي هلالي بشتنوروش بكود بايا أو بشتنوروش بروج دبن وكانوا يراعون في صومهم الفطر والهلال بحيث يكون الفطر ولكاتي بروجبون شان روج بروجبون شاوري مانجان ذكر كيدو بارا هلال سري هل دبايا روجان دشكان تواكو تايم برمضان دينا ويصومون من ربع الليل الأخير إلى غروب القرص واتا لچاريجي كوتاي شو واتا بيش برا بيان بروج دبن تاوكو خور آوادبو همان شد وكو مسلمانان وهروها محمد عبد الحميد الحمد صابئة حران وإخوان الصفا لا جزء لا برفن جو حفتي برتوكي دلي فكانوا يبدأون صومهم خلال شهر الصيام دلي لما نجي بروجو دبون من قبل أن تشرق الشمس بيج أوي بونو من خور هلبت حتى غروبها تاوك خور أوادبو تماما كما يفعل المسلمون خلال شهر رمضان هر وقت شون مسلمانان لما نجي رمضان بروجو دبون لخور حلاتوا بو خور أوابون سيروش و لقل بينيني هلال بروجي دبن تاوكو دوباره دركتنوي هلال سيدي كان سو صدفه ولا رجاي مانجي شوا وهروى ابن الجوزي حافظ ابن الجوزي لكتاب تلبيس ابليس لا برح تاودوك برتوكي بريتي لايهانو سكاتي بزردشتكان وهروها بأين كانيتر بونو من كات خوين مورا سكي توشي شوب بوم او خويروش سرسريا دلي لايز دردشتكان زور بيروزا كا سكس دقل داي كان ام باخلاقا واو كرد باخلاقي خومان همو قسكاني لابن الجوزي ورقرتوا واما اصل اساسيني بلكو لاسلام دا بود روايه سكس دقل دايك بكي بمرجك بارشا برويك بخيت سرقلو قنت بونو من اقر بقرينا وبو برتوكي ابن الجوزي برجتي لقصي قور وزور قوي خوارديا كلا خويا وهاتي دستي بقصة كرديا دلا برح تودي برتوكي دلا ذكر تلبيسه على الصابئين واتا بونمونا زالبوني شيطان بسر صابئ كان بسر دابون ريتيان دلا أصل الكلمة صبأ أصل كلمة صابئة إذا خرجت من شيء إلى شيء أجر شتك درتشو وصبأت النجوم كاتك بونمونا أستير بديار كوت إذا أظهرت واتا سري هلدا إنهم قوم من المشركين لا كتاب لهم ابن الجوزي دل قوم كن لمشرك كان واتا بتبرست كان هيج برتوشانيا وإنهم قوم يصلون إلى القبلة وخلقان يقبون نوجان كردية بقبلة ويعبدون الملائكة وفرشتان برستوا وسموا الكواكب ملائكة وناويا لا استيركان ناوبو أو فرشتنا وسماها قوم منهم آلهة وعبدوها وبنوا لها بيوت عبادات وهروا هندي كان ناويا لهندك لحساركان نابو خدا وبرزقان بويان درس كدو ولو برزقانا أو استيرو حسارانيان دا برز أنهم ذعموا وهروا هادلين أن عليهم 3 صلوات في كل يوم لرأوا دلي روجان السينوجيان هبوا ابن الجوزي أولها 8 ركعات و3 سجدات دلي نويجي كميان 8 ركعات بوا سيجاريش كورنوش بردن عند طلوع الشمس كاتخور هلدهات والثاني 5 ركعات وسي سجدة وسيميان بحمان ششن وعليهم صيام شهر وصالاني يجمع بروج دبن ويختمون صيامهم بالصدقة والذبائح وكاتك ما نجيب الروجبونيان تادبو دستيان ذكر بخير وخيرات وسربرين وقرباني وكو مسلمانا أو ابن الجوزي والله أما قصيم النية وهروا ابن النديم دوبارا لبرتوكي الفهرست لا برسي سطو دوانزا المقالة 9 وصف مذاهب الحرانية الكلدانيين المعروفين بالصابع أما جي بيدكا دلي لروجانا سينوجيان ذكرت هروق ابن الجوزي آماجي بيكرت يكميان بر لخول هرا هلاتن بيشوي خول بونمونا هلبت بكمك دوباره 8 ركعت بو 3 دبو ودوميان كاتا خور اوادبو 5 ركعت بو 3 دبو وهروها اويتريشان لشودا سيميان دلي لشودا نويجيان ذكر وكو مسلمانان واتا لقرآنج اگر هاتو سير بكي نويجي بياني هيا
نوێژی مەغریب هەیە، نوێژی شەو هەیە، سێ نوێژ هەیە. باشە لە قورئان سێ نوێژ هەیە و ئەگەر هاتو بیکەن بە سێش ئەوە دووبارە ئاماژە بە سێ نوێژ دەکات. باشە طرفي النهار وزلفا من الليل، دوو جەمسەرەکەی ڕۆژ واتە بەرەبەیان مەغریب وزلفا من الليل بالضبط هەمان شتە. ولا صلاة عندهم إلا على طهور، ودبوايا بدز نويش قرتنوا نويش بكن بباكو خاويني. والمفترض عليهم من الصيام 30 يوما، وصالانا سي روش بروجو دبون في شهر آذار لمانجي آذار، ولهم قربان يتقربون به وإنما يذبحون للكواكب. وقربانيان ددا لكوتاي رمضان ذكر بو أوي بو كوكبكان بو هساركان. وأعيادهم يسمى عيد فطر، وجژنەکانیان بە جژنی لە کۆتایی ڕەمەزان بەڕۆژبوونیان جژنەکەیان بە جژنی فتر. ئێستا ئێوە دەڵێن جژنی ڕەمەزان، لە عەرەبی بۆ نمونە جژنی فتر هەیە بۆ نمونە، لێرە ئەویش هەمان شت دەڵێ، هەمان ناویشی وەرگرتیە ئیسلام، هەمان ناویشی وەرگرتیە. ئێمە بە جژنی فتر چکە ئێمە عەرەبی نازانین لەبەرەوە دەڵێن جژنی ڕەمەزان، خۆی بە ناوی لە عەرەبی و لە توراسی ئیسلامی جژنی عید فترە بە ناوی فتر واتە شکاندن. والقمر هو إلههم واسمه صين، وخداكيان مانگ بو وناوي صين بو. وبابقرينو بو سردمي بيش تقريبا تمام كر برزان اوان دبنما 5 دقيقة ترم بيش دكا بابقرينو بزانين آية لسردمي بيش إسلام لدرجي عربي أم دابو نريتاني بروجبون بيادا كراويانا. البدء والتاريخ المقدسي جزء شوارم لا برصة تشليك دلي. وكان قريش يتحنثون بحراء في رمضان وكان رسول الله يفعل ذلك. هر وقت ما مانجي رمضان ناوي مانجي رمضان دقرته بو سردمي جاهلي دلي قريش كان لا أشكوت حراء خلوتيان دا تشيشا لمانجي رمضان وبروجو دبن وبيغمبري الله يشك بلوانا أما بيجوي بيبا بيغمبر لسردمي جاهلي. والإصابة في تمييز الصحابة ابن حجر دلي لجزء شوارم لا برسيسة تفازده شي دلي. ولقد اقترب أبو بكر إلى امرأة وثنية في المدينة صائمة ومن جملة صيامها الامتناع عن الكلام. ضل أبو بكر لمدينة لجنك نزيق بوا جنك لقل أوش بتبرز بو بروجو بو ويشك لوش تاني أمجن لي بروجو بو قسكردن بو. أبو بكر بشاري لكر والله من الدعوة تقول بروجو لخواردنوا لقسكردن. خۆزگە محەممەد بە ڕۆژبوونی بهی نابای لە قسەکردن بۆ ئەوی تۆزە کۆمەلگای مرۆڤایەتی تۆزێک ئیتر پشووی بدابایە لەدەست ئێوە. کۆمەلگای مرۆڤایەتی تۆزێک پشووی بدابایە لەو گوێنانەی کە ڕۆژانە بە کۆمەلگای مرۆڤایەتی دەدەن، ڕۆژانە دەینەڕێنن ڕوبەڕووی مرۆڤایەتی. سیر کە ژنێکی وەثەنی بووە بتپەرست بووە ئەبوو بەکر تووشی بووە ژنەکە لە خواردن و خواردنەوە و سێکس و قسەکردن بە ڕۆژوو بووە. سیرکە لە سەردەمی دواتە دابوونەریتە لە سەردەمی بۆنم لە دورگای عەرەبی بوون هەبووە. وەتەنانەت بۆ نمونە بابێنە دواتر عن معاذ بن جبل باشە دەڵێ ئەوە بۆن لە پەرتوشی ئەبوو داود هەیە مسلم هەیە بخاری هەیە باشە دەڵێ إن رسول الله صلى الله عليه وسلم قدم المدينة فصام يوم عاشوراء و3 أيام في كل شهر. دڵێ کاتێک پێغەمبەری الله هات بۆ مدینە کۆچ کرد بۆ مدینە عاشورا بە ڕۆژوو بوو و 3 ڕۆژ لە هەر مانجێک. بزانین چۆن بووە. ئەبوو داود پێمان دەڵێ بزانین محەممەد ئەم فکرەی لە چێ وەرگرتیە. ئەبوو داود پەرتوچی الصوم باب في صوم يوم عاشوراء واتە بە ڕۆژووبوون لە ڕۆژی ئاشورا. ژمارەی فەرموودە 2442 عایشە جێراویەتەوە و ژمارەی فەرموودە 2443 عبدالله بن عمر جێراویەتەوە. چی دەڵێ؟ دەڵێ كان يوم عاشوراء يوما تصومه قريش في الجاهلية. عائشة دڵێ لە ڕۆژی ئاشورا قڕەیشەکان لە سەردەمی جاهلیەت بە ڕۆژوو دەبوون لە ڕۆژی ئاشورا واتە بە ڕۆژووبوون لە دورگای عەرەبی زانراو بووە. وكان رسول الله تصومه في الجاهلية وبيغمبري الله لسردمي جاهلية بروجو دبو هشتا نبو ببيغمبر لقل قريش كان لقل بتبرستكان لروجي عاشورا بروجو دبو بو. فلما قدم رسول الله المدينة صامه وأمر بصيامه. طلقاتك بيغمبري الله هات بو مدينة بروجو بو لروجي عاشورا بردوان بو
و هەروەها فەرمانی کرد یان دووبارە دابوو نەریتەکەی نوێ کردەوە و فەرمانی کرد بەوەی کە مسلمانان بە ڕۆژوو بوون. بزانین بۆچی بە ڕۆژوو بووە محەممەد. لە ژمارەی فەرموودە 2444 ابن عباس دەڵێت هەمان سەرچاوە دەڵێ لما قدم النبي صلعم المدينة وجد اليهود يصومون عاشورا. دەڵێ ابن عباس ئامۆزای محەممەدە دەڵێ کاتێک پێغەمبەر کۆچی کرد بۆ مەدینە بینی یەهودیەکان لە ڕۆژی عاشورا بە ڕۆژوو دەبن. فسئلوا عن ذلك يهوديكان برشاريان لكرا قلتان روجي عاشورا چه بوشي بروج دبن فقالوا هذا اليوم الذي أظهر الله فيه موسى على فرعون ونحن نصومه تعظيما له. قلتي روجي عاشورا أم روجيا كالله موسى بسر فرعون سرخست وإما بروجو دبن بو مزن راقرتني أم روجا. فقال رسول الله پیغمبري الله قلتي نحن أولى بموسى منكم وأمر بصيامه. پیغمبري الله قلتي إما ليهوديكان لموسى نزيكترين موسى بو إما نزيكا موسى پیغمبر ونش پیغمبرم لمن نزيكتر موسى وقوي ليهوديكان يلا مسلمانان بروجو بن لعاشورا. بزاين محمد بزاين چي كرديا آية وكو يهوديكان بروجو بوا يا هاتي توزك دست چكا هميش لعناد بوا او كابرايا يهوديكان شتي چان كردي بي ريشان لخنا دنن نخر دا ايوه لخنا بنين او هذا كان ديال او بكان استاكا دين زور عنادي محمد دبين الليرة. جماري فرمودي 2445 لهمان سرچاوا عبد الله بن عباس آموزای محمد دڵێ حين صام النبي صلعم يوم عاشورا دڵێ کاتێک پێغەمبەر لە مەدینە ڕۆژی عاشورا بە ڕۆژوو بوو وأمرنا بصيامه وفرماني بإيما کرد بە ڕۆژوو بووین. قالوا يا رسول الله إنه يوم تعظمه اليهود والنصارى. قلتان أي پێغەمبەری الله إيما فرمان کردی لە عاشورا بە ڕۆژوو بووین بەڵام ئەم ڕۆژە ڕۆژێکە یەهودیەکان و مەسیحیەکان شکۆمەندی دەکەن. فقال رسول الله پیغمبري الله قلتي فإذا كان العام المقبل صمنا يوم التاسع. قلتي أجر هاتو صالي دا هاتوا يهوديا كان لدي محرم بالرجودة من بو عاشوراء أو إما دي كين بالروجي نويم روجك بيشتر إما لقل يهوديا كان نايك لقل يهوديا كان بالروجو نابي سيدي كتنال إنادي أو بياوا هميشه إناد بوا يعني تو هاتي دابو نريتش يهوديد بخوته وقرتوا لو روجدا سبارت برزگاربونی موسى و سرکوتنی بسر فرعون بروج بوینا تو بوشی دیکیت روجی نویم چکه یهودی کان لدیم بروجی دم دی محرم اما دیکین بروجی نویم دیکین بروجی نویم. ودواتر او آيات 187 سورة البقرة كاتك دلي وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخط الأسود في الفجر. دلت آياتك 187 دلي أي مسلمانان بخونوا تاوكو لا بربيان جیاوازی دەکەن لە نێوان داوی سپی و داوی ڕەش. هەروە گوتم بگەڕێەوە داوی سپی و داوی ڕەشیان بۆ نمونە لە پێی خۆیان بەستاوە سەیریان کردیە. ئەگەر هاتوو جیاوازی نەکەن واتە هێشتا تاریکە خۆر هەڵ نەهاتیە لەبەرەوە بۆیان هەیە بخۆن و بخۆنەوە. ئەگەر هاتوو جیاوازیان کرد بە چاو واتە خۆر هەڵاتیە تەکەواتە نابی بخۆن و بخۆنەوە. محەممەد ئەم دەقەی لە چێ وەرگرتیە؟ ئەو دەقەی لە ئەتەلمود باشە بەشی پێنجەم ئاەتی 1 و هەروەها المشنە ئیسحاحی 2 ئاەتی 1 وەرگرتیە. کتومت وەک خۆی بەڵام چییە؟ ڕەنگەکانی گۆڕیوە سیرکەن. هەروە گوتم محەممەد هەمیشە تۆزێک دەستکاری شت دەکاتن. جا ئەوەی یەهودی عیبرەتی تێدایە بۆچی وای کردی. ئێستا پێتان دەڵێم إن أول النهار چی دەڵێ أن أول النهار الصيام هو الوقت الذي يقدر المرء فيه أن يتبين الخط الأبيض من الخط الأزرق. دڵێ سەرەتای دەستپێکی بەڕۆژووبوون هەروە گوتم اختیاریە بەڵام پێیان دڵێ کە چۆن دڵێ سەرەتای دەستپێکی بەڕۆژووبوون لە ڕۆژدا ئەو کاتەیە کاتێک پیاو دەتوانێت جیاوازی بکات لە نێوان خێتی سپی و خێتی شین. سپی و شین ئەگەر توانیت بڕیار بدەی بڵێ ئەمە سپی و ئەمە شینە ئەوە تەواو نابێ هیچی تر بخۆیت و بخۆیتەوە تاوەکو خۆر بۆ نمونە ئاوا دەبێ. محەممەد هەستایە شینەکەی کردووە بە ڕەش تەبعی واوە دەبی شتێک دەبی دەستکاری بکە. محەممەد شینەکەی ئەزرەقی کردووە بەچی کردوێتی بە ئەسوەد. زۆر کەسێکی حەزی لە ڕەنجی ڕەش بووە بە تەبیعاتیش کەسێک بووە زۆر حەزی لە ڕەنجی ڕەش بووە ئاڵاکەی ڕەش بووە
ئیتر مێژوویەکی پڕ ڕەشی لەگەڵ خۆیدا هێناوە ئەمە دەبینی پێغەمبەری ئیسلام. لێرەدا من ئەو بەرنامەی کۆتایی پێدەنم سەبارەت بە مێژووی سەرهەڵدانی هەروەک دەبینن سەرهەڵدانی بەڕۆژووبوون دابوو نەریتەکەی پێش سەردەمی ئیسلامبوونی هەبووە لە ئەلفەوە بۆیە هەمووی وەثەنیە واتە بتپەرستیە لە حەڕانەکان لە سابیعەی حەڕانی وەری گرتووە و ئیسلام بە هەمان شێوە بۆ نمونە ئاینێکی مانگ پەرستیە و تەنانەت سمبڵی سەر مزگەوتەکان زۆر شتمان پێ دەڵێ و هەر لەبەرەوەش بۆ نمونە هەموو ئەو دەقانەی هەموو ئەو بەڵگانەی ئەمڕۆ ئاماژەمان پێکرد زۆر بەڕۆنی بە خەڵک دەڵێ کە ئیسلام بریتە لە ئاینێکی شرک سەرتاپای شرکە نابی بۆیان نیەکە بە تەنها کوردیش بۆ نیە بە ڕۆژ بوو چکە مەوزوعەکان هەمووی تایبەتە بە دورگای عەرەبی خۆ زۆر دیارە زۆر دیارە ئەوە بۆتان ڕوون بۆ کە تەنانەت مەوزوعی ڕەمەزان سەیرکە مەوزوعی ڕەمەزان بە ڕۆژ بوون مەوزوعی نوێژ تەنها ئەوڕۆ نوێژیشتان بۆ ڕوون بووە کە نوێژەکانیان ڕوکوع و سجودی تێدا بووە ئیبن جەوزی ئاماژەی پێدەکا دەڵێ نوێژی حەڕانیەکان سێ نوێژ بووە هەروە قورئان ئاماژەی پێدەکا هەندێک سەرچاوە دەڵێن پێنجە بەڵام ئیبن القیم الجەوزی لە پەرتووکەکەی تەلبیس ئیبلیس ئاماژەی پێدەکا دەڵێ سێ نوێژ بووە تۆزێک پێش خۆر هەڵاتن لەگەڵ خۆر ئاوابوون لەگەڵ شەو کاتێک بەشی یەک لە سەرسەی شەو دەڕوە و قورئانیش دەڵێ تەرەفەی النەهاری وەزولفەن من اللەیل سێ و هەروەها دەڵێتن ڕوکوع و سجودی تێدا بووە و هەروەها دەڵێتن دەست نوێژیان گرتووە و هەروەها دەڵێت دەبوایە پاک بن و هەروەها دەڵێ سەیری مانجیان کردێ بۆ بە ڕۆژوو بوون کەی هیلال دێ ئەوە بە ڕۆژ دەبن لە ئازار کەی دووبارە هیلال سەر هەڵداتەوە دواتر دەیان کرد بە جەژنی فەتر قوربانیان دەدا هەموو ئەو شتانەی ئاماژەی پێکردیە هەموو ئەو شتانەی ئاماژە و محەممەدیش فەڵتەیەکی داوە هەروەک ئاماژەم پێکرد لە سوڕەتی ئەلبەقەرە ئەلحەج و هەروە سوڕەتی ئەلمائیدە بوو یا ئەتەوبە بوو لە دوو شوێن دەڵێ ئەسابئین لە شوێنێک دەڵێ ئەسابئون هەمان جوملەیە بەبێ کەم و زیاد فەڵتەیەکی داوە لە دوو شوێن منسوبە ڕاستە لە شوێنێک ڕەفعە غەڵەتی کردووە فەڵتەیەکی گەورەی داوە جا موسڵمانان با پێمان بڵێن لە تابلۆی پارێزرای ئاسمان بە کامە شێوە نووسراوە بە کامە شێوە نووسراوە و چ بە ڕێزێک دەوێت قسە بکە سەبارەت بم بابەتە دیەک دووسێ کە زۆر دەگرم ئەگەر بتانەوێت قسە بکەن زۆر تەبیعیە بەڵێ بەڵێ ئێستا دەبەنگێکی کوردێ خۆی دەزانی چۆنە یعنی مەوزوعی ئەسابئە یعنی مبتدا متقدم و نازانم چی خۆشی نازانین چی دەڵێ يعني المبتدا متقدم والخبر المتقدم ومحذوف ونازنم شي ونازم شي او كلاوتانا شيا يعني واز لو كلاوتانا بين يعني خدا يقوين زي بوتشي او فرتو في الله دكاتن للزمان الخبر المتقدم والمبتدا المتقدم ورفعه في كرة الطائرة وهو يعني بوي هەڵدا ورفعه وكبسه ونظام چی کرد و واز لەشتە قۆرانە بینن واز لەشتە قۆرانە بینن وازی لێ بینن دیارە مەوزوعەکان دیارە فەڵتەیەکی زۆر گەورەیدا بخۆ قابلە کوڕەتی طائرەیە بەهزاد شێخ محەممەد الله ورفعه ونصبه الله 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 خطرة جميلة جدا خطرة جميلة جدا الخبر المتقدم والمبتدا المتأخر وحذفه نازانم چی و قسە قۆرانە واز لێبین یعنی مەوزوع فەڵتەکە زۆر بەڕۆشنی دیارە اینجا تانە چۆن بێن پینە و پەڕۆی بکەن این چۆنتان بێن پینە و پڕۆ خوداکەتان لە نەحوی زمانی عەرەبی نەزانیوە جا ئێمە جاروێ لە خوێندنەوەی غەڵەیەک دەکەن ئەوە سەیریکە قورئان نازانێت کورە دانیشە دەبەن پڕکەن دانیشە لە شوێنی خۆت سەر تاپای شرکە و هەموو دابوونەریتی دورگای عەرەبی هێناوێتی کردوویەتی بە یەک دەستور و ئەمە پەرتووجی خوداییە دانیشە لە شوێنی خۆتان دانیشاتی و دانیشە اینجا بە ڕۆژی دەبیێت دەرەوەم ڕمۆژ لە خەڵک دەکەی سیرکە و سەگ بابە کوچغارێکی دەچم درێم بچم چەقۆچی لێ بدەم هەتی و دانیشە لە شوێنی خۆت بەیانیان هەڵدەستی بەقەت یەک کەر دەخۆی ئێواران دوو دەخۆی نسبەتی پارە سەرفکردن لە وڵاتانی ئیسلامی لە مانجی ڕەمەزان بە 150 زیاد دەکاتن
مانجێک بە ڕۆژی دەبی 2 مانگ بۆی ئیش بکەیتەوە ئەو قەرزەی پڕکەیتەوە وە چێشت زیاد دەکاتن یەک جەم ناخۆی ماڵم بە قوڕ نەگرتبی ئەرەوەڵە بەس جەمینی وەڕۆ ئەویش بەردەوام دەڵێ مانگای ئەلبانی لەسەر پشکەوتی لە دیار موبەڕیدا حکوومەتی هەرێمی کوردستانیش دووس ئات کارەبا بڕێ 1000 جوێنی پێدەدەی اینجا دەی لەولاوە یعنی چی خۆ تۆ دەبی ئەسڵەن لە ناوڕاستی مانجی هەشت و مانجینەوە ئاب و ئەیلو دەی بە ڕۆژی و بی کاتێک وە دەبی لە دوورگەی عەرەبیش بی کە پلەی گەرما 55 باشە و ئاویش نەبێ ئاوەکەی گەرم بێ سیرکە بگەڕەوە بۆ دواوە 1400 ساڵ بەر لە ئێستا چکە بەفریشیان نەبینی بوو ئاوەکەی گەرم بوو باشە باشە تاو مەوزوعەکە تێبگە ئەو پرتە و بۆڵە چیە بەردەوام پرتە و بۆڵە دێ بۆ خەڵک بە ڕۆژ و دەبی دانیشە لە شوێنی بۆ تۆزێک عاقڵ بە بەخوا کاک کوردی من ڕاستیەکەی دەڵێم 21 ساڵە ڕۆژانە یەک ژەم نان دەخۆم ئایچی پێ دەوێت منە دەسەر خەڵک بزان سەگاڵک پوزەخوارەی دژۆ مەتعەمەکانیش نابی بکرێت تەنها یەک مەتعەم دەگا پەردی پێ بدرێ و ناوی بۆنی کەبابیش بێ ئاش لەمە پاش دێم بەرنامەی ڕەمەزانتان بۆ دەگەم کەبابیش دادەنێن بۆی بۆنەکەتان بۆ بێ موسڵمانە پاش ئەو کاتانە بەرنامەیەکی تایبەت دروست دەگەم بۆی بۆنەکەتە لە بۆتان بێ هەروە بۆنەکە بۆی بگاتە لاتان بۆنەکە هەر ئەوە بگاتە لاتان باشە بۆنەکەی بگاتە لاتان کاک بەهزاد فەرمووی هەمووشتان پێتان ناخۆشە ڕەمەزان دێتەوە کێشەکە لەوەدایە بڕوا بکە پێتان ناخۆشە کاتێک نا ڕەمەزان دەڕوا شاگەش کە دەبن خەنی دەبن ئۆ خەی لە کۆرمان بووە ئەیشیە کاکە مۆبایلەکە لەسەر تەنیشتدان لە تەنیشت لەسەر تەنیشتدانێ ئەو جا وەرن درۆ بکەن سوودەکان کورە سوودی چی من هەموو لێکۆڵینەوەی وڵاتانی عەرەبیم خوێنتەوە کارەساتە سوودی چی مرۆڤ چۆن دەکرێت ئاو نەخواتەوە 18 کاتژمێر دەڵێتن ئاو نەخواردنەوە بۆ ماوەی 18 کاتژمێر باشە یا 16 کاتژمێر باشە سەروەر یونسبەک من فتوایەک دەگەدەم لە مانجی ڕەمەزان ڕۆژانە قسە مەکەن موسڵمانان خێرتان زۆر زیاتر دەبێت لە قسەکردن بوەستن بەس مانجی ڕەمەزان بە ڕۆژەکەی یعنی لە بەرە بەیان دەخەو هەڵسان تاوەکو دەخەون وەکو ڕەجەب کەسێک پرسیارێک دەکرد لێود مەکەوە فێر بە لێود مەکەوە ئەوە جوابیان بدەوە باشە من پێم وایە خێر زیاتر دەبی من پێم وایە خێر زیاتر دەبی لەوەی کەوە خەریکی هین بی ئەو سۆران عەزیز نازانم چێشتە ئاش ئەوەی جەوەش ئەو بەڕێزە ژوەری نەگرت ئۆمەر هەزان چێ ئەو بەڕێزە ژوەری نەگرت ئۆمەر هەزان
نازم چێشە لە فێسبوک چییە زۆربەی ئەو بەڕێزانە وەرناژیرێن ئەوە وەریگرت بێ دکتۆر دەوا و دەرمان شێتی کردوم سەرگەردان دکتۆر یاڵا دکتۆر دکتۆر منی ئیسلامم دکتۆر گیان چۆنی کاکە برا هەواڵ چۆنە طبعاً کامیرەکەم وایە ناوەتە پێشەوە برۆکانمشم سەرچاو برۆکانشم نییە دکتۆر گیان هەموو ئەم دینە شراکەتە بەڵێ اینجا قسە باشەکانیان هەڵگرتووە و نیکاح و میکاحەکەین خۆیانە بەڵێ قسە باشەکان بڵێن چۆن چۆنی ینی بە ڕۆژووی چی ئەگەر بچی بەلای منتیقەوە بڵێن وەختی خۆی برایمەکان لەوێ بوونە بەلای هیناکەوێ بەلای ئیسرائیل و ئەو ناواکەوێ شوێنێکی فێنێک سەر بەحرە ئەتوێ سەر ئەو بەحرە کورد بە حیاتی بەحری نەبینیوە طبعاً شوێنێک ئاوێ فێنێکشی لێیە یعنی ئەتوانی خۆ وەختی خۆی نە مەکانیکە بووە نە فیتەر هەبووە نە نەجار هەبووە یان هەنێ بزنی هەبووە لەوانێ 4-5 بزنی هەبووە شیرەکەی دۆشیوە یان کابرا بۆ خۆی لە بنکەیەک دانیشتووە ئەوە وەک ئێستاکە ئەم حەپۆل و مەپۆلانە ئەم هەولێری و کەرکووک و سلێمانی و بڕۆ بۆ لای زاخۆ و دهۆکۆوانە نییە ئەمانە هەر بە تونیایی چگرت تۆ بەردەوام بە دکتۆر 25 ساڵ بوو نەچوومە کوردستان بەڵێ دەرچووم لە مناڵیەوە دەرچووم وت لە 2010 ئێستا 2018 ینی لە 2009 بووە و 2010 تقریبا مانگی تقریبا 8 لە گەرمەی هاوین لە کەرکووک بووین لە ماڵ خوشکم و ئەملا ئەولایانی لەبان ئەو کۆنکریتە نیە ئەدود ئاگرە برایەکم ئیشی بلۆکێ کرد منش چوون بەلایە وتم چۆنی باشی وتی خۆش بێ وتم چیەکەی وتی وەڵا بە ڕۆژم بە شانازیەوە وتم خوا قبوڵی نەکە وەڵا دا بە زێ خوارەوە عەسەبی بووە چۆن خوا قبوڵی نەکا و نازانم چی وەڵای تر دەستمان نایە ناخەقە یەک 25 ساڵش بوو نەمی بینی بوو وەک ڕۆستەم و زۆرە ئەڵا کاکە چونکە احترام مەگرت و لێبوردن و دەستی وەشان لایە لە چاو میشینەوە کرد ئەمە ئیسلامەکە ئەمە برایە تۆ بۆ لای برا جیران عیبە و بواتان کرد و ئەملاولا وتم بابە وازی لێ بێنەوە هەمووی ئەڕدی ئەزەڵاتە بۆ نمونە لە ئەوروپا دەبینی چووە لەسەر جادەی لە شوێنێکی گشتی سیارە ڕاگرتووە دەست بە نوێشکردن دەکا خۆی ئەرز دەکا لە بۆنیدی سیارش ئەو خەڵکەشی ڕاگرتووە نوێش دەکا من ئاوا ئەنی من کرە بڕۆ منی خۆت تڕکەن ئەوە دینداری کردنە هەی خوێڕی ساینە دەبوو ساینێکی ئستۆپ یان گڤۆی پرێژنێ عمری 75 ساڵ بووە لە پێشی 75 ساڵ کە سیارە دروست بووە کە دایکی سیارە لێی داوە ئەو مناڵە 7 ساڵە نییە لەگەڵ دایکی بووە ساینی دروست کردووە گڤۆی و ستۆپ ئەمە ژاتووە لە بان بۆنی دەکەی نوێژم بووە سێری ئەخلاقی ئەو مناڵ و ئەو ئەختیارە 75 ساڵەکە مناڵێکی لەگەڵا بووە نانکەکەی سیارە لێی داوە ئەو مناڵە لە 7 ساڵی گڤۆی و ستۆپی داناوە بە ڕەمەزان بە جاتر با لە بابەت دەرنەچین ڕاستەکەی چکە من بابەتێکم پێشکەش کرد قوڕگم آخر بەحسی ڕەمەزانەکەم بۆت کرد یەک سەعات من بەحسی ڕەمەزانەکەم بۆت کرد یەک دقیقە ئازیزم ڕێزت هەیە مەجال پێدەم بەڵام من بابەتێکم پێشکەش کرد سەبارەت بە ڕەگ و ڕیژەی مێژووی ڕەمەزان ئەگەر لە چوارچێوەی بابەتەکاندا بمینێنەوە ئازیزان زۆر گرنگە چکە بەڕاستی ناکرێ من بابەتێکی دیاریکرا و مەبەستم گشتە ناکرێ بابەتێکی دیاریکرا و پێشکەش بکەم بەڵام بڕۆین کەسێک دواتر لەولا بێ
دەباشە دەی ئەگەر ئەڵڵا بوونی لەبێت تۆ دەتوانی یەک هەفتە بوونەکەی نامێ لەو بابەتانە دەرچین ڕاستەکە لە چوارچێوی بابەتەکاندا بمینێنەوە وەکو سیمینارێکەوە پێشکەش کراوە تعلیقی تۆ قسەی تۆ سەبارەت بە مۆزوع چیە سپاس دەکەم فەرموو ڕەمەزان ئەگەر بێت و خێری هەبوایە ئەمستی ڕۆژە بە ڕۆژوو نابوون بەس خێرەکەی بۆ چییە خێرەکەی بۆ ئیحماق بوونی خەڵکە باشە کوردێک وەک پێتم وت خاوەنی 8 مناڵە یان خاوەنی 10 مناڵە کابرا خۆی بە ڕۆژووە چیە کار و کاسبی بکە بۆ مناڵانە ئەگەر خوێڕێتی نەبێت ئەوە یەک لە ئەقرا چوومە چایخانەیەک نیوەڕۆ بووتم تەکسیمەوێ بۆ زاخۆ لە ئاکرێ بەڵێ ئاوتیان وەڵا مانگی ڕەمەزانە و دەبێت چاوەڕێکەی حتا دوای بانگ یعنی تقریبا من شەڕم لەگەڵ براکەم کرد بووی تر سوالیان لێم کرد لای چاوت بوایەوە ئەم لاوەلا ینی وتم یاڵە موشکیلە نییەوە تۆزێ دکتۆر لە ئەقرا ئەگەر زۆر بە خێرایی 2 دقەی ترشکە زۆر ڕاستەکە بەڵێ دوا داوای کامێرە دەکەن سوپاس دەکەم فەرموو بەڵێ دکتۆر لە ئەقرا ئەو شاری ئەکرایەت بینیوە یعنی شوێنی سیاحە و سەفەر و ئەملا ولا مەدعەم و ئەملا هەمووی داخرا باشە ڕێوبان دەبێ 24 ساعت کرابێتەوە ڕۆژوو بۆ تاخیربوونی مرۆڤ بوونە کەواتە ڕۆژووبوون لە کووردە حەقێتی هەڵگیرێت ئینسانەکان دوعاکەوێ ئێمە 100 ساڵ دوای 1500 ساڵ دوای هەموو عالەمین زۆر باشە دەم خۆش کاکە برا زۆر سپاس بۆ بەشداری من کاتەکەم زۆر محدودە نابی وەکو 4 کاژمێر لەسەر دەی سەرچاو ڕێستەیە سەرچاو ڕێستەیە کاکە گیان بەهزات شێخ محەممەد جارێشتر کاکە گیان بۆ تۆ هیوادارم لە چوارچێوەی بابەتدا بمێنەوە کە من ناتوان ئێستا دووبارە 4 کاژمێر بەردەوام بم ئەو پەڕی دەتوانم 1 کاژمێرتر لەگەڵتان ببینم اینجا بڕۆم سەرچاو وەڵام من دوو پرسیارم هەیە یەکیان شەخسیە یەکێکیان پەیوەندیە بە باوەت بەچی جانازم شەخسیەکەیان بکەم یا بە ئەوی تریان شەخسی و دووەمیان شەخسێکیان بکەم لە پێش ئەمە بەستمە ناخر بزانم یەکیان شەخسی و یەکیان چییە ڕەبتی بە بابەتەکەی تۆ هەیە فەرموو ئەوی ڕەبتی بابەتەکەی من هەیە جارێ ئەو بکە بەڵێ ئەنجا حەزەکەم بزانم جەنابێ کچت هەیە کوڕت هەیە تۆ کچت هەیە من وەڵا دوو کوڕم هەیە ئەگەر کچت بوو کچ ئەگەر کچت بوو باشە بەڵێ ئەگەر گریمان کچت بوو باشە کچێک گریمان کچێکت بوو تەمەنی بوو بە 4 ساڵ باشە دەزانم دەتەوێت چی بڵێ بابێم ئەوت بابوو بخوێن نانە ئەوە ناڵم کە جەنابەت یەک دقە وقال غەڵەتی من ئەو پرسیارە ناکەم ئەزانم ئەتوێ جوابی چیم بیتەوە ئەو پرسیارە لە تۆ ناکەم یەک دقە دەزان موسڵمانی هاتووی بە نیوچەوانەوە وەخەمۆکی لە نیوچەوانت دەبارێ فتح الباري بشرح صحيح البخاري لابن حجر كتاب النكاح وقال ابن بطال يجوز تزويج الصغيرة بالكبير إجماعا ولو كانت في المهدي ضليت ابن بطال ضلي همو زاناني إسلام هاو كوكو هاوران لسر أوي بوباوك هيا كچا مناڵەکەی بەشوو بدا بە زڕتە زەلامێک و ئەگەر هاتوو کچەکە لەسەر بێشکەبی ئامادەی کچەکەت بەشوو بدەی و هەروەها مەرکەزی فتوات بۆ دەخێنەوە یەک دقە باشە دەرمەچوو لە مەوضوع ئێستاکە مەرکەزی فتوات بۆ دەخوێنمەوە یەک دقە بزانم تۆ یەک دقە نا چکە ئێوە هەمیشە دێنە بەڵێ من کچم هەیە و ڕێگان بە کچەکەی خۆمدایە بە دڵی خۆی شوو بکە و خۆشەویستی خۆی بۆ نمونە بەخۆی هەڵبژێری کێشە لەگەڵەوە هەیە بەڵام بۆ ئێوە المحصنات من النساء ما ملكت أيمانكم دەستێکی سێکسی بکەنە سەر بەلاتانەوە زۆر تەبیعی یەک دقە من پرسیارەکەم ئەوە نییە ئەزانم تۆ تێ چی بڵێ بەس من پرسیارەکەم ئەوە نییە حەز ناکەی جوێ لێ بێ مسلمانی یان نا پرسیار لە تۆ دەکەم مسلمانی یان نا وەڵام دەوە
مسلمانی برای بەڕێزم من لە وڵاتیشی مسلمانم کێشە کەی مشکلەکە ئەوێن شیوعی مشکلەیە دەمەوێت بزانم مسلمانی بۆی هەندێک پرسیار لێ بکەم ئازیزم خۆ مۆزوعەکە زۆر طبیعی زۆر ئاساییە دەمەوێت بزانم مسلمانی یان مسلمانی پرسیارەکەی من زۆر دیارە وەڵام دەوە شەرم مەکە چاوی چاوم شەرمی ناوێت لە شایی باشە ئازیزم فەرموو مسلمانی یان نا من نەهاتوم پێڵم یا کافرم من مسلمانی بە شخصیەوە پێت دەڵێ مسلمانی یان نا پرسیارەکەی من زۆر 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 ڕۆشنە من دەمەوێت وەڵامی ئەو پرسیارە دەیتەوە باشە سیرکە لە فتوایەکت با بۆ بخوێنەوە سەبارەت بە کچە مناڵەکەت کاتێک تەمەنی بوو بە 2 ساڵ یەک دقە وەدات بە کەسێکی وەکو عەلی باپیری نورانی فتوى الاستمتاع بالزوجة الصغيرة رؤية الشرعية تلقي وين يا زمان عربي تلقي بلى بلى فتوى الاستمتاع بالزوجة الصغيرة رؤية شرعية إسلام ويب رقم فتوى 7529 يك دقة مجال بيدم دواتر بوما وربجري حفتي شوال ورجرتكايا 1427 نوي يانزي 2006 فإنه لا حرج في تقبيل الزوجة الصغيرة بشهوة والمفاخذة ونحو ذلك ولو كانت لا تطيق الجماع وقد بين العلماء رحمهم الله تعالى أن الأصل جواز استمتاع الرجل بزوجته كيف شاء إذا لم يكن ضرر وذكروا في ذلك استمناءه بيدها ومداعبتها وتقبيلها وغير ذلك ولفتوى ترجمة 56312 من سرچاوة فإنه لا ضرر في الإنزال بين فخذي الصغيرة التي لا تطيق الجماع إذا كان ذلك الإنزال بلا علاج وما ورجر عزيزم دي إنجا ولامي أود موقتك من سيارتي من أولية هذا كم تحمله غير تو ولا بتحملي باشا تو بزانه من علمتي باب زانه من علمتي واز لو رجران ولا عربي بينا من بكردي سيارتي شخصيا تو عربي دزانم تو نازاني من علمتي ئەزای پێشبینیەکانی ئازیزم دەزانم بەڵام تۆ هاتی دەتەوێت پرسیارێکی شخصی بکەی سەبارەت بە کچەکەی من سەوارە بە کچەکەی بەڵێ من پێت دەڵێم لێرە جارێشتر تەکید دەکەمەوە و ئەو ڤیدیۆش دەمەوێت ببن سبل قوتان هەر وەک ڤیدیۆ کۆنەکان بردیانە دەڵێن بزانە پشتیوان عەبدوڵڵا چی سەبارەت بە کچەکەی خۆی دەڵێ من چۆن سەیری کوڕەکەم دەکەم ئاوا سەیری کچەکەم دەکەم و دەمەوێت کوڕەکەم خۆشەویستی خۆی هەڵی بژێری بۆ ئەوی ژیانێکی بەختەوەرانی تۆ دکتۆری چۆ بۆ نەبێت تەحملی فەرموو من دێم لێرە قسەی غەڵەت بە تۆ بڵێم نا من ناڵم غەڵەت بەڵام تۆ دەڵێ یەکسەر هاتی کچ پرسیار لە سەبارە بە کچ دەکەی منیش ئەو پرسیاری شخصی لێ ناکەم یعنی بەدەست خۆتە تۆ توانی ئازادی ئەتوانی بڵێ میکە من کەسی یەکەم وەرگرت پێم گوتن لە چوارچەوەی بابەتدا بمێنەوە تۆ یەکەم کەس هاتی وەرتم گرتی لە پرسیارێکی شخصی ناوتم دوو پرسیار یەکێکیان شخصیە یەکێکیان ڕەبتی بە بابەتەکەوە تۆ ئەتوانی بڵێ شخصیەکە مەکە فەرموو شخصیەکە بکە بێ منەتم فەرموو زۆر دکتۆر تۆ چ و کوڕیشت دێ ینی وا دەرەکەی بە قسەکانتە تۆ زاوات هەیە هەم بووکیش زاوام نییە جارێ نازاوام نییە نانە ئەوەندە گەورە نیم زاوام نییە دەی زاوام نییە تەما درێ بووکت هەیەوە دەڵم نەزاوام هەیە بووکم هەیە بابی بام خۆ پێی دوایە من تەمەنم چەندە 80 ساڵ باش تێگەیشتم کوڕە زۆر سەیرە ئەو خەڵکە کاگە باشە بابی بابم 15 بووکم هەیە و 50ەوەم هەیە دەی ئێستاکەت بزانم چی دەوێت سەر چاو کاگەجان 50 زاوە و 50 بووک و 50ەوەم هەیە فەرموو کاکە دەی فەرموو ببوورە من وەم زانی کوڕە شویان کرۆژ نییەنەوە مشکلە نیە مەبەستمەوە تۆ ئیشەڵا ئەگەر زەواج بکەن چ کچەکە بێت چ کوڕەکە چۆن ئەیەیت بەشوو چۆن ژنی بۆ ئەهێنی
زەواجی مەدەنی هەیە لێرە بەڵێ زەواجی مەدەنی هەیە دادگا هەیە دەچن دەفتەرێکە دەفتەرێکی مەدەنیە تێیدا دەنووسرێ من ناوم سەهەند پشتیوان عەبدوڵڵایە لەگەڵ ئەوی تریشیان فلان فلان ڕێککەوتین هاوسەرگیری بکەین ژیان پێیەکەوە و لە ڕووی یاسایی و قانونیەوە فۆرمەکە پڕی دەکەنەوە لە خوارەوە تەوقیع دوو شاهد و تەواو بڕۆ ئەوە هاوسەرگیری ینی پرس بە خۆت ناکەن پرس و ڕا بە خۆت ناکەن من نەخێر بۆچی پرسی پرس ئەوەی دەڵێ با بە هاتوون فلانە کەسم خۆش دەوێتن دەمێ هاوسەرگیری لەگەڵدا بکەم دەڵم کوڕم پیرۆز بێ خۆت بۆ من هاوسەرگیری ناکەی بەدڵتە کەسەکەت بەدڵە کەسەکە چیش دەکا یەکتریتان خۆش دەوێ بەڵێ پیرۆزی یەک بن باشە دینی ئیسلامە نانا من پرسیارم هەبوو مەبەستم بۆیە نمونم لەسەر خۆت هیوانە بەس عمول بووی پێشبینیەکانە سەقات بوو دەربارەی بە من وەزانی من کەسێکی توندڕەوی نەکانم پێشبینەکانەوە حاصل غەڵەت بوو ئیسلام هەمووی توندڕەوە ئیسلامی میانڕە و ئیسلامی ئەوە نیە ئازیزم هەر وەک سەید القیمەنی دەڵێ موسڵمانان هەمووی وەکو دوو پشکوان دوو پشک هەیە فورسەتی بۆ هاتووە توانیوێتی پێوە بدا ئەوی تریان فورسەتی بۆ نەڕەخسا و پێیوە نەداوە ئێوە تەواوکەری یەکن چاوی چاوم ئیسلامی توندڕە و هەموو ئیسلام توندڕەوە ئەگەر تۆ پابەندی دەخکانی قورئان بی هەمووی توندڕەوە باش بە تۆ پێم بڵێ ئامادەی کچەکەت بەشوو بدەی بازڕتە زەلامێکی وەکو عەلی باپیر کە تەمەنی 4 ساڵ بێ و بەڵێنشدا تەنها دەیخاتە نێوان ڕانیەوە تاوەکو کچەکەت تەحمل دەکا طبعا من نایم بەو کەسانی کە باوەڕیان بەوەیە 4 5 6 7 ژنیان هەبێ لەوەیان واز بێنە من کابرایەکی گریمان نورانیم ژنم نیە موسڵمانێکی تەواوم لەسەر ئاهلی سنە و جەماعە دێم بۆ خوازبێنی کچەکەت لەو تەمەنەی خۆم هێشتا نەبوویمە 50 ساڵ باشە دکتۆریشم و دەوڵەمەندم کچەکەت تەمەنی 4 ساڵە دەڵێم کاکە گیان ئەوە ئیسلام ڕێگای پێداوە و محەممەد هەمان کاری کردووە پێم بدە بەڵێن پێدەدەم تاوەکو خۆم و خۆت ئیتفاق نەکەین و تەحملی من نەکا لەسەر ناو جێگا ئەوە من سێکسی لەگەڵ ناکەم بەڵام پێش ئەوە ئیسلام ڕێگای پێداوم هەروەک ئەوانەی بۆتم خوێندەوە کە ڕانەکانی بێنمەوە یەک ئاوە ڕانەکانی بێنمەوە یەکاوە بیخەمە نێوان ڕانیەوە توی پێ بکەم ئینزالی بکەم ئینزالی بکەم تۆ چی دڵێ تۆ چی دڵێ من ڕەفزی ئەو بابەتاتم بەڕاستی دەکەواتە سنەتێکی محەممەدت ڕەفز کردەوە سنەتێکی ئیسلامت ڕەفز کردەوە لەگەڵ ئەوەش قورئانی هەرمی نانا دقی قورئانیشت هەیە ئاەتی 4 سوڕەتی الطلاق باشە لەم شاری من نازارم نەم 20 تۆ خۆت لە هەولێرا 20 هەر کەسێک دقێکی قورئان ڕەفز کاتەوە کافرە هەر کەسێک سەرپێچی سنەتێکی محەممەد بکە ئەوە کافرە تۆ کەسێکی کافری و ناکرێت بە موسڵمان دابدرێت و پێشم گوتی بەڵێنت پێدەم تەنها دەخەمە نێوڕانیەوە بۆ نمونە و ئەگەر جار بەجار گریاش لەسەر لانێک من دێم ڕای دەهەژێنم بەڵام کاتە خێزانەکە دوون بوو ئیترها هینی دەکەین ئەمە ئیسلام ڕێگای پێداوە چاوی چاوم تۆ هاتی دەتەوێت ڕەخنە لەوەی بگری بەبێ ڕەئی تۆ بەڵام بە ڕەئی تۆ دەیخاتە نێوان لاقیەوە دکتۆر تۆ زۆر عەسەبیانە بابەتەکان من عزیزم نا عەسەبی نیمە تۆ هاتی پرسیارێک عزیزم تۆ سەبارەت بە کچەکەم پرسیارکردم نیشەمان پرسیار من نەموتۆ تۆ بە 4 ساڵی بیە بەشوو تۆ بە غەڵەت لە من حاڵی بووی من ناڵم بڕۆ بە بەنوۆی بەدەی بیە بەشوو من ئەڵێم بە چ مەزهەبێ بە چ قەول و قەرارێک ئەتوانی بیە بەشوو من ئەمە بەستەکەم بۆ بەستەوە نایەڵی قسە باشە وا پێت دەڵێم پێشن ئەستەرسەخی لە پەرتووچی المەبسوط جزئی 4 کەوا سەبارەت بە فقهی ئیسلامیە لاپەڕە 213 ڕجاءً بۆ مان وەرجێڕە ڕامەکە وفيه رواية عائشة دليل على أن الصغير يجوز أن تزف إلى زوجها إذا كانت صالحة للرجال فإنها زفت إليه وهي بنت 9 سنين فكانت صغيرة في الظاهر وجاء في الحديث أنهم سمنوها فلما سمنت زفت إلى رسول الله بلى دكتور جان بابي باب اگر زمانی عربی نازانی شرم مکه بڵێ نازانم
ئەگەر زمانی عەرەبی نازانی شەرمەکە بڵێ نازانم زمانی عەرەبی دەزانی بەڵێ دکتۆر جان لەوەتی هەین ئەو تشتانە ئەبیست ئەمەش تێنێ بڵێ پێمان بڵێ تو ویجدانە تۆ پێشەوەی خوێنەواربی ئەو قسانە نەبیستوە تۆ پێشەوەی شەهادەکە و بەنێ ئەو قسانە نەبیستوە والمحصنات من النساء إلا ما ملكت أيمانكم ما نايتشيا دکتۆر جان گوێ لە برای خۆ بگرە من نهاتم تەفسیری عەرەبی بۆ جەنابە بکەم من دوو پرسیارم هەبوو یەکیشان شەخسی بوو وەڵامەکەی دەست نەکە و کاتێک شاد ئازیزم کاتێک شاد زۆر سپاس پرسیارەکەت گەی مادام وەڵام نادەیتەوە ڕادەکەی لە وەڵامەکان سەرچاو من هیچ بەرامبەر تۆ بەڵام تۆ یەکەم هاتی من بە بەڕێزانم گوتم ڕجاءن بە ڕەمەزانە هاتی دەڵێ پرسیاری منیش بۆ مای پرسیاری شخصی لێ بکەم بەڵام ئێوە ڕادەکەن تەنانەت لە وەڵامەکانیشی من سەدەها بەڵگەتان بۆ بینم بەڵامی نادەنەوە ئیتر من موسڵمانێکی میانڕەوە موسڵمانی میانڕەوی چێش دەوبارەتە بوونی نییە ئەو کاتە باش دکتۆر سەرچاو کاکە برا چۆنی زۆر زۆر سپاس وابزانم هەر گەڕەکەی ژیاوی لەیەک مەکتەبیش خوێندومانە بەڵام بەداخەوە کە لەوانەیە یەکترمان لەبیر نەبێتن ڕەنگە بەناو چی بەڕێزت من خەسرۆ ئەگەر ڕاستی دەوێت خەسرۆ سەعید سۆفی ئێمە خۆمان لە گەڕەکی زانیاری سەرچاو چۆنی ئەحواڵت چۆنە ڕێزت زۆر زۆر سپاس خۆزگەیەکترم هە بدیت وایە بەڵام بەداخەوە کە سەرچاو ماوەیەکی زۆرە 30 ساڵە نەتوانین یەکتریمان بەڵێ بەڵێ تۆشە لە قوتابخانەی سەربەستی دەتخوێن یا لەکوێ دەتخوێن کوران بوو بەڵێن بڵێ کوران نەبوو سەربەستی دوای بۆ بەڵێ سەربەستی لای ماڵی ئەو جاشەی سەید قەهاری ئەو ماڵی جاشی سەید قەهاری بالفعل ماڵی سەید قەهار تەقیان لە ئێمە کرد لە ماڵی ئێمە کرد کە لە سەر بەڵێ ئەو کاتێ عزدەتیان کوش ئەگەر بەبیرت بێ عزدەتیان کوش لەگەڵ من عزدەت لەسەر یەک لەگەڵ من عزدەت لەسەر یەک هیندا دەنێژ لە سەف 6 بەیەکەوە لە غاباتی کوران دەما خوێن ماتماتیکم پێی دەگوت ئەو کات چکە من باشم لە ماتماتیک و دەرسە علمیەکان کوشتیان دواتر گۆڕەکەمان برد بۆ گردی پیرداوت گردی پیرداوت لەگەڵدا بووم و کات ئێمە بەرنەکەوتین ئێمە کرد لە ماڵی ئێمە لە بەروی یەکەوە بووین لەوانەیە لەگەڵ سەرداری برام لەگەڵ سەرتیبی برام ئێوە لە یەک تەمەەن بوون 2 ساڵ لە من گەورەتری ئەمن لە دوای بۆ بووم بەڵێ بەس وەکو دەڵێ پێ خۆشحاڵم زۆر زۆر سپاس دەکەم مەمنونم سەرچاو دکتۆر ئەوەی کە کێشەی لای ئێمە با بڵێن لەسەر مانجی ڕەمەزان من لام ئەوە سەیرە دەبەوەی زۆر جار لایڤەکان نازانم لەوانەیە باس کردبێتن بەڵام من وەختەکانمان ئەوروپا لەگەڵ یەک ناگرێتەوە ناتوانم هەموو جار لەگەڵ بووم سەیرەکەی لەوەی دایاش کە دەڵێن ئەوە بۆ هەموو کات و وەختێکە و بۆ هەموو شوێنێکە و ئەو قورئانە هاتووە دەی خوایە و ناگۆڕدرێ و بۆ هەموو کاتێکی دەگونجێ ئەی باشە ئاخر من لام ئەوەم سەیرە لە سوید لە شیمالی سوید لە 6 مانگ نزیکەی زستانە و دنیا تاریکە ڕۆژ نبینی بە هیچ کاتی دیگیتالەکە دەزانی کە ئەوە سعات شەوەیان ئەوەیە ڕۆژە چ وەختە یان 11 بەیانە 6 مانگیش ڕۆژ ئاوا بوون 12 شەو دەچی بستێک لە ئاسمانە ڕۆژ کەواتە وایە ئەو کەسێک کە بە ڕۆژووی دەبێتن ئەوجا ئەوانە حجێ ئەوەی بۆ دەبینەوە کە گوایە لە نزیکترین منتیقە چۆن ئەوانی تر دەیکەنەوە نزیکترین منتیقە داماننا ئەمە درۆیە دەزانی چۆنە کاکە برا ئەمە درۆیە بۆ درۆیە چکە نەنەسی قورئانی لەسەر هەیە نەفەرموودەی محەممەدی لەسەر هەیە وەتەنانەت ئەگەر هاتو قورئانیەکان بێن بڵێن سەرچاوی ئێمە تەنها قورئان و هیچی تر قبول ناکەین کێشەیەکی گەورەیان دەبێت ئەوی تر هاتوونە بدعەیە دروستیان کردی واتە بدعەشیان قبول نییە یعنی کێشەیەکی زۆر گەورەیان بۆ دروست دەبێت وایە ئەوجا قسەکردنەکانیشیان لەوەیدا لە ئیسلام لەبەرەوەی ئەوەندە قسە دەکەن لەسەر هەموو شتێک و هەموو بابەتێک و خۆیان دەخەنە ناو هەموو شتێکەوە بێ ئەوەی هیچ معلوماتێکیان لەسەر شتێکەبی هەر یەکە و بە ئارەزوی خۆشی قسە دەکا ئەو کەسێک کە نەزانە و نەخوێندەوارە و هیچ نازانێتن لە بیدایەتەوە بەو شێوەیە توش دەبی یەک لەوانە قسەکانی بۆ دوایی کە کەوتە ناو ئەو تۆڕەوە ئیدی دەرچوونی لێ زەحمەتە لەبەرەوەی مەراحیلی دیکەی مایە هێشتا هەتا دەڕوا ئیتر ناخۆشیەکەی لەوەی دایە یەکەکە لەو سەبەبانەی کە ئینسان
تووشی دینی ئیسلام لێ و بە زەحمەت لێ دەردەچیتەوە دوایی و دوای ئەوە عادەت و تەقالیدی کوردەواری وەکو دەڵێ شەرمکردن یەکێکە لە بابەتەکانی لەو کێشانەی کە کورد هەیتی بە شەرمەوە ئەوەندە دەڕوانێتە یعنی دین کە یەکێک قسەیەکی کرد وەنیە بوەستێتەوە لە سەرچاو بەڕێزان بەخێر بێن شەرم دەکاتن بەرامبەر ئەو کەسە قسە بەڵام خۆشی هەروایە بەڵام خۆشی هەروایە گەوجاندنی تاچی خۆرهەڵاتی ناوەڕاست کارێکی زۆر ئاسانە وایە بەڵام هیدایەتی بدەیت بۆ ڕێگای حەق بۆ ڕێگای عەقڵ بۆ ڕێگای منطق کارێکی سەختە کاکە وایە ئەو کاتی کە لە کوردستان بووین با بڵێن ئەعدادیە بوو یان تەوەستە بوو یا ئەو بوو بەڕاستی خەڵکی ئەوەی کە با بڵێن ئەو ئیسلامەی تونڕەوەی ئەو ڕۆکە هەیە نەبوو زۆر کەم بوو ینی نەبوو ناکاکە نەبوو هەموو خەڵکی ڕادیکاڵ ئێمە لە ئەعدادیە بووین مامۆستاکانمان هەمووی خەڵکی ڕادیکاڵ شۆڕجێر ئەسڵن گاڵتەمان بەدین دەهات بەدین دەهات ئەوە سەبەبەکەی چ بوو ئێستا وای لێ هاتووە ئێستا دەچی بەعکسەوە کەسێک دوو کەس دەدۆزیتەوە ئەو کاتی تۆ کەسێک یان دوو کەس دەدۆزیەوە کە لەوانەیە قورئانی بەدەستیوە بوو بێ یان متدەین بوو بێ لەو گەنجانە بەڵام ئێستا کە بەپێچەوانەوە کەسێک دوو کەس دەدۆزیتەوە کە نوێژ نەکا قورئان نەکا و بڕوای بەخوای نەبێ بڕوای پێغەمبەر بڕوای بە دینی ئیسلام نەبێتن یعنی ئەوەش ئەو شەرمەیە کە وای لێ هاتووە کە تۆ قسە ناکەی بەرامبەرەکەت یعنی تۆ شەرمی لێ دەکەی باشە شەرمی لێ مەکە من گەیشتومەتە ئەو قناعەتە لەبەرەوەی فکر بیر ئەو کاتە دەکەمەوە کە ئەو کاتە بۆچی وا بوو ئێستا بۆچی وایە من چوومەوە ئەوێ 2 ساڵ پێش ئێستا منیش نەمزایی وەڵا دیارگەرم بوو لە سیارەکەاتە خوارێ و بتڵ ئاواکە بەدەستەوە ڕەمەزانیش بوو منیش ڕاست ئاواکەم خواردەوە نەمزانی ئەوە بۆ مریشە کڕنجی بوو وەڵا دیتم منداڵێک ئەمەنی یانی ئاشە ئەمە دەڵێ 12 ساڵان بوو ئەڵێ عیب ناکەی ئاو دەخۆیتەوە ئەوە بۆ ناویش دەچم مریشێک بگەڕم منیش ناسەی وتم چی گوتی عیب ناکەی وشەیە منیش تۆزێک بە تحملم لەگەڵ ئەوەی کە دەزانم یعنی عەقلێتی ئەو خەڵکە دەخوێنمەوە وتم ئێستا کە دێم یەک دەقا دەرگای سایارەکەم داخست و وتم دەزانی ئەتوو ئەمن مشکلەم هەیە یان نەکە دەبێ ئاو بخۆمەوە یان نا ئەوە لەشم پێویستی تێوە هیچ ئەوە قەید ناکەوە باوەکو تۆ بەڕۆژ و بەڵام دەزانی مشکلەم هەیە یان نەدەبێ ئاو بخۆمەوە ڕۆژە چەند جار یان جاری وایە لەوانەیە لە سەعاتێک 3-4 جار دەبێ ئاو بخۆمەوە ئەو مشکلەم هەیە گوتی ئاخر ئەوە وڵاتێکی ئیسلامیە وتم کاکە ئەتۆ وڵاتێکی ئیسلامی ئەو وڵاتە دەبێت لە بۆ هەموو خەڵک بێتن لەبەرەوەی ئەگەر لە بۆ هەموو خەڵک نەبێتن ئەوە ژیان نابیتن خەڵک ناتوانانی بەیەکەوە بژیتن ئەتوو دەزانی دوای ئەوەش لێ پرسم ئەوە هیچ ئەوە ئەمن با بڵێن لەش ساغم و هیچ مشکلەم لێ دەبێت بەڕۆژم ئەی باشە ئەتوو دەزانی ئەمن ئیسلامم زەردەشتیمە یەزیدیمە چیمە مەسیحیمە تۆ لە خۆتەوە دەڵێ وەڵا ئەمە وڵاتێکی ئیسلامیە دەبێت بە جوێرە قانون ئیسلام قانون ئیسلامی چی تۆ لە وڵاتێک دەژی وڵاتی منە کە من ئیسلام نیمە بڕوان بە ئیسلام نییە ئیسلام نیمە زەردەشتیمە ئەتۆ دەتوێت بێ بە زۆری بەسەرەوەیدا ێنی لێگەڕێ بە ڕۆژی دەبێ خوا خێرت بۆ دەنووسێ یعنی ئەو شێوەیە ئینسان ئەوجا وەک دەڵێ باشی ئەوەی کە بەڕێستان ئەو خزمەتە باشەی دەیکەن ینی بەڕاستی بێڕادەیە بەڕاستی ینی کە ڕۆژانە ئەو وەختی خۆت لەدەست دەدەیت و ئەو بەو شێوەیە کە هەموو دنیا دەیبینێتونەوەە کە دەژمینێتەوە ئەوەی لە هەموو شوێنەکان هیوادارم هەتا ئەو کاتەی توانات هەبێتن و تااقەت دەبێتن و بۆیە زۆر جاری جو هەیە شتی ئەوە زۆر باش ئەوە جارجار بینێکیش بدێتە ئەو خەڵکەکە بتوانی ئەوە بەو شێوەیە بە لایڤەکە من بەڕێ لەلات هەر ئەوەش نیمە ئەوەت نەماوە بتوانی وەکو دەبێ بەردەوام ئەوەش بەڵێ سەرچاو پێ خۆشحاڵ بووم کاکە قسە دەکەینەوە لە دەرفەتێکی تر زۆر مەمنونم ڕێستێ بازیاتر لە وەختت نەگرم سەرچاو زرێبان شەریف ئەو کاتەوە باش دکتۆر گیان براچۆنی باشی هەواڵت چۆنە چاوت مازە خەڵک دەبینی لە بابەتی جددی لا دادەیە کچەکەت تۆ چۆن بەش بەداخەوە جاری اینجا پێش جارێ دوو پرسیار
دوو پرسیار بۆ خودی ئەم کەسە یەکەمینیان ئەوەیە محەممەد ژنەکانی لەسەر چ هینێک مارە کردبوو مارە کرد بە تایبەتی خەدیجە خەدیجە عایشە بڵێ دومینیان ئایا محەممەد خەتە نەکراب یان نەکرابوو بڕۆن وەڵامی ئەم پرسیارە بۆ خۆتان بهێنەوە دەستان کەی اینجا وەرن لە دکتۆر کاکە دکتۆر بپرسن کوڕەکەت یاخود کچەکەت چۆن هیچیان ئەلبەتە هیچیان مارە نەکرا بچکە سوڕەتی ئەحزاب ئاەتی 37 اعتراف دەکەبەوە يا أيها النبي لقد أحللنا لك أزواجك التي آتيته يعني محمد زينة يعني بيش أوي آية دابزي طبعا سبب نزولي هي خوت باش أزاني همي حرام بوا محمد بحرامي لقال هم يعني راب واردو بلام دواي أما إنزا بوا حلال بوي أما يكميان دومينيان رمضان لبيناوتي أو طبعا نص قرآني هي لقد كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بلام لقد كتب عليكم الصلاة نية نايدوزي وبيت شوي نعم تو صلاتنا أي بوتي أي كيت بشارك أوي مسلمان أنتو أيوة بوتي روجة وأجر هاتوا أقيموا الصلاة هذا وتبقى سجار هي القرآن زلفي النهار طرفي النهار وزلفا من الليل سير سين القرآن إنجا خو دكتور جان حسب أحاديث كان خو نوشكرنا كان زور تربونا بلام يتر خوا أوي كردوا كمي كردوتو يعني لبنزانوية جو إنزا بوتا بلا قرنك مفاوضاتك بين وسر رمضان باشا كلب مسلمانة كبرسي بوتس بروشو أبي عليه بو أوي دولمنت هزد بآزاري هجارة كان بكا دباشا أي هجارة كان بوتسي بروشو أبن كواتا ئێستا کە دەوڵەمەندەکە بەڕۆژوو ئەبێ بۆ ئەوەی برسی بێ هەست بە ئازاری هەژار بکە پێویست ئەکات هەژارەکە بە ڕۆژوو بێ هەژار بۆ خۆی هەژارە بۆ خۆی نانی نییە بخوا کە نەخوا خۆی ئەمە تەنها قسەی قۆڕی خۆیانە چکە قورئان دەڵێ بۆ تەقوا دکتۆر جان ئەمانە هەر زۆر لە دێر زەمانەوە هەموو ڕێگاکانیان بەکارێناوە بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆلی عقلیەتی خەڵکان بکەن عقلیەتی ئەو کەسانە بکەن کە لە دەوروبەریان ژیاوە لە پێناو بەرژەوەندی خودی خۆیان یعنی ئاین یعنی بە تایبەتی ئاینی ئیسلام کەڵتێکی سەخیف باشە هەر ئەسڵەن تۆ ناتوانین ناوی لێ بنێی ئاین ئەو شتەیە کە تەنها پەیوەندی نێوان خودی خۆت و خوایە هیچ پەیوەندی بە خەڵکانی ترەوە نییە بەڵام کەڵت ئەوەیە کە پەیوەندی بە خەڵکانی ترشەوە هەیە هەموو ئایدۆلۆژیانەی لە هەموو کەڵتەکانی دنیا ئەگەر پێناسەی کەڵ بدۆزیت و یا سێرش بکەیت هەر کەسێک لە کەڵ دەربچێ دەکوژرێت لە کەڵت دەربچی دەکوژرێت بالضبط الإسلام هماشتا بله خودي خوشي و يعني سير كاتي خوي لحرب عالمي دوام زنج جهاني دوام كاتي أمريكا و يابان شريان بو طبعا زوربي تيارو باخيركاني أمريكا لريقاي أستراليا ودرباس أبون بۆ ئەوەی ناوچە بڵێن جەزیرەکانی یابان بگرن لەسەر ڕێگا نیوپاپۆگینیا هەیە نیوپاپۆگینیا بڵێ اینجا خەڵکی ئۆریجیناڵی وێندەر کە بڵێن جوندیەکان فڕۆکەوانەکان کە ئەم خەڵکانیان بینی خواردنیان بۆ هەڵدا خوارەوە ئەم خەڵکانە هەڵسان بە دروستکردنی وایان ئەزانی ئەمە خوایە هەڵسان دوای تەوابوونی جەنگ اینجا بوێنە و ڤیدیۆش هەیە هەڵسان بە دروستکردنی فڕۆکە لەسەر چیایەک لەسەر گردێک بۆ ئەوەی هەمان شت بۆ ئەوەی دووبارە خواردنیان بۆ ڕەوانە بکاتەوە بەم شێوەیە یعنی تۆ ئەمە وێنەیەکی زۆر سادەی دروستبوونی خوایە لە عەقلیەتی مرۆڤایەتی یعنی تۆ
تۆ ئەگەر بێ سەر ئەوەی تۆ ناتوانێت کەسێکی خاوەن لۆجیک و عقل تۆ قەناعەتی پێ بکەیت کە شتێک هێنایی خوایە لەبەر ئەوەی لای شتێکی وەهمە وەکو ڕیچارد دۆکنس ئەڵێ وەهم الإله ئیتر ئێوە ئەگەر ئەتانەوێ دواکەوتنی ئەم کۆمەلگایانێ ئێمە سەبەبەکەشی هەر ئەمەیە یەکەمین جار 500 ساڵ دواکەوتین لەبەر ئەوەی زیاتر لە 500 ساڵ لەبەر ئەوەی طباعەمان نەبوو لەبەر ئەوەی کتابمان طبع نەکرد لەبەر ئەوەی کافرەکان دروستیان کردووە هاتا ئەوە هات کۆمپیوتەر داهێنرا عولەمە دامەزرا ئەمانە هەموو دواکەوتنە تۆ بۆ ئەوەی تۆ پێشبڕکێ بکەی لە ناو یاریگای مرۆڤایەتی تۆ ئەبێت لەگەڵیاندا مەوجود بیت لە ناو یاریگادا بیت ئەگەر لە ناو یاریگادا نەبیت تۆ بەجێ ماویت تۆ لە دەرەوەی گوتیان الله تابعین یەکو دەبی ئێمە لە قورئان بەطبع نابی کفرە وشان الله طابعین نیە اینجا ئەوەی تریشی هەیە کە گۆتنبێرگ درستی کرد یەکەمین کتاب کە چاپیشی کرد بڵێن ئینجیل بووە بۆیە ئیتر هیچ شێوەیەک بەکار بهێنێت لەنا عوسمانیەکان تەکفیریان کرد لە سەرەتا تەکفیریان طبعاً تەکفیر کرابوو دوای ئەوەی کە بڵێن شۆڕشی نوێ پیشەسازی دامەزرا کە فەڕەنسا و بڵێن بریتانیا هاتنە ناو مەسر و سووریا لەگەڵ خۆیان هێنا ئەگەر نەبوو زیاتر لە کات نەگرم دکتۆر گیان دەرەوە زۆر خۆشحاڵ بووم چاوت مازەکەم سڵاو ڕێز بۆ هاوڕێیان کاتێکی خۆش مایک دانێل بەڵێ بەرزان لە سەردەمی تاوەکو دەوڵەتی عوسمانیش تاوە کۆتایەکانی تەکفیری تابعەیان کرد گوتیان ئەمە کوفرە نابێت بەڵێ یەکەم تابعە دواتر فەڕەنسا بردی بۆ میسر بەڵێ هەمووی کفرە وە قورئان نابێ وەربژێر لە کفرە دواتر ئێستا دەبینە خۆیان وەریان جێڕایە هەمووشی درۆ و کلاوات فڵانەشت کفرە وەتەنانە فەرموودە هەیە نابی کۆپی قورئان لە وڵاتە کافرەکان بوونی هەبێ فەرموودەی محەممەدە کاک ئاڵان ئازیز فەرموودەی محەممەدە نابی کۆپی قورئان لە بەردەستی کافرەکان بوونی هەبێ کەچی پڕیەتی و لە ئەوروپا و لەوانەوە هەتاوەکو دوایی هەمووی کلاوات هەموو فرد حربی دۆغەتی سەیری تێڕوانینی تاچی کورد لە ئەوروپاش دەژێ کچەکەت کوڕەکەت هاوسەرگیری بکەن چۆن دەکەن و ئایا پرس بە تۆ دەکەن یان ناکەن کورە سەیریگە دانیشە نێکبەت دانیشە لە شوێنی خۆت من ئەسڵم پێم وتینە تا دەتوان لەسەر بنەمای خۆشەویستی هاوسەرگیری بکەم ئەی پاسەوانەکانی نێوگەڵ پێی ناخۆشە کچەکەی گەر خۆشە بەخۆشە بەڵام بەلایەوە طبیعیە والمحسنات من النساء إلا ما ملكت أيمانكم دەست درێژی سێکسی بەلاوە زۆر طبیعیە ئێکڕم قورئانەکەت ڕێگایداوە فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن فريضة يعني گانگانۆشەی خۆشی دێڵەدەی يعني متعە لە قورئانەکەتدا هەیە لە قورئانەکەتدا هەیە باشە تۆ نابی سەرپێچی ئەم ئاەتەش بکەی دەبی تەنانەت بە ژنەکەت بڵێ
بڵێ ئازیزەکەم وا من تووشی سەرەتان بووم دکتۆر گوتیتی 6 مانجی دەژی دوای من مردم دوو ڕێگات هەیە یا بۆ خۆت هاوسەرگیری بکەوە یاخود ئەگەر ڕنەت کرد لەبەر مناڵەکان ئەوە قورئان هەیە و ئاەتێکە و لە سوڕەتی نیسا بۆ خۆت گانگانۆشی خۆشی بکە و هەم پارەیەک بەدەستدێنی مناڵەکان بەخێو بکەی هەم بۆ خۆت زەوقێکیش دەکەی یعنی تۆ ئەو شتانە نابینی دەی مەوزوعی ئەوەی دەکەی ئایا کچەکەت سەیریکە تێڕوانی ئێوە تێڕوانینی ئێوە ماڵم بە قڕ نەگرت بن ڤیان تاڵب سەرچاو کاکە برات سەرچاو چۆنی ساخبی خۆدشتە ڕازی بێت وازم قسە دەکەی لە لایڤی من وایە یان نا ناوە جاری دووەمە من ئێزدیمە جاری دووەمە وایە من ئێزدیمە قسە دەکەم لەسەر بابەتی تە دەرناچم چونکە بابەت ڕۆژی و ڕەمەزان بەرلۆی بچەنەوە بابەت من پرسیارێک دەکەم لە ئاینی ئێزیدی بەڕاستی بە ڕۆژوبوون هەیە سیام هەیە بە ڕۆژوبوون بە ڕۆژوبوون خوێنمەوە 3 ڕۆژە وایە 3 ڕۆژە بەلێ بەڵێ ئەوە چکە من ئاماژەم بۆی کرد گوتمنەوە سەر چاوەکە هی ئەوە نەبی گوتی 3 ڕۆژە لە 3 ڕۆژە دەیکەن بەڵێ 3 ڕۆژە دەکەن ئەویش یعنی ئیجباری نییە یعنی ئینسانێک و ینی نەگرێت بەس من پرسیارێک لە جەنابت دەکەم و لە بتری بۆ وەجه دەکەم بۆ مسلمانان بەڕاستی من ئێزدیمە من ڕۆژێک لە ڕۆژان لە دۆک هاتم گرتن یعنی لەسەر بخۆم ینی من ڕێز دەدا هەر ئینسانێکی نهۆژێز ڕێز دەدەم ڕاستیە ڕێزی دەدەم هەر ئینسانێکی لە چی دینەکی بەس من جەگەرەت خۆم جەگەرەت دخوار والله ینی لە بیرم نەمابوو برا دکتۆر ینی مانگە گەلەکە مانگە ینی زۆرە مانگە تۆ هەر جارێک دەچی دەدەهۆک دەچی بۆ هەولێر دەچی بۆ عەردێک من جەگەرەت خوار دیتم نەدیتم لە گەڕاجی بخۆم من لە ناو سیارەژی بووما پیرەژنێک جینارا من پیرەژن بوو یعنی عەمری بەلکی 6 ساڵژی بەتر بوو ڕەخ ڕوونشتی بووم لە ناو سیارەی نەفەران بووم ئەوی نەفەران شۆل دەکرد ژەمێژە لە ساڵی بەلکی 96 بوو 97 بوو دیتم و نەدیتم پۆلیس و ینی چەند خەڵکێکی دی هاتن لە ناو سیارە ئینامە دەرەوە ناو سیارە ئینامە دەرەوە برم بۆ سجن 2 شەو لە ناو سجن مام حاشا تۆ نەزانیوە خۆت ڕزگار بکەی کاکە گیان بتگوت باە من ئێزیدیم ئێستا کە ئیمان هاتە دڵمەوە ئەشهد ئەن لا ئیلاها ئیلا الله و ئەشهد ئەن محەممەد ڕەسوول الله ئەوە بووم بە مسلمان دەست بە جیان گوتە باشە بڕۆ نەزانی و فێڵیان لێ بگەی ئەو فێڵیان پێویست ئەو فێڵ لیان بکرد باە کاکە گیان دکتۆر بەخوا زۆر یعنی ئەو پیرەژنە جیناری من بوو ینی بەس شارع دنابینە ماڵێ من و ماڵی ئیوان هەیە زۆر بوان بەماهون من مەزنجی نەبووم من زۆر مەزن نەبووم ینی 96 بوو تشتێک وسا بوو ینی ئەمرم زۆر دەبوو 17 ساڵ تشتێک وسا مەکۆ 82مە موالیف 82مە زۆر بوان بەما گوتی گونەحا و بۆ دەبان و نازانم چی وەکی ئێستا نەبوو تەلەفۆن نەبوون ینی هەگەر ئەو ژنە کاتێک هاتن تۆ جگەرت بەدەستەوە بوو کاتێک تۆیان گرت من جەگەرە کێشا بوو من جەگەرە خوارد بووم پۆلیس نانا دەزانم کاتێک پۆلیس هاتن جگەرەیان بەدەستی تۆ بینی یان نا ناوەڵڵاه جەگەرە لە دەستی من نەبینی من چۆن بوو دکتۆر ئەو وڵاتەی بکەن دکتۆر من چاوا بوو من جەگەرە لە ناو سیارە خوار من جەگەرە لە ناو سیارە من کێشام نابێتە خوارێ ئەو ئینسانی
او انساني يعني لوي دري خلقي دهوك اوان بو بوليس قلت او انسانك دنا سيارك دا جاكرد خود من ناو سياره بوم يعني وكي استا يعني لبير منا لناو لاند جروزكي او حشتاو دو او هبون او هنجي الريقي من خلفه بعذري ما الريقي بعذري اخبو يعني ما علي بالسياري لاند جروز او بانا شو يعني نتوان شيء نفرات في بكن من لناو سياره بوم حكمي قرقوش ببيش هاي اواني للجراج دهوك جراجك ما ظن بو لسنتري السوق دبو انا زانم دو بوليس هاتن دو سي انساني ديجي لقلبون مدني هاتن ازقرتم مزبرم دو شوال ناوبوم باشو رمضان قالك ما بو فازا 20 روجك ما بون 20 روج وان لناو او سجنا ما دمرم وايا والله وهادو روجاج اللي ناوبهم دمي او انساني دناو سجن جدا بالروجي دبون دمي باشيو خوارن دانا من دمي فطار وقت فطار من هنجي خوارن دانا معو مجبور دو روج لناو اوجي بالروجو بومجي لناو سجن جنوك بردامه يعني بو يعني انسانك نكا نتواني لناو تبيجي ولاتك بيجي ولاتي مشا ولاتي مسلمان انا ولاتي مننش بو ناتوان بيجي للناو دا بو ناتوان بيجي بو باجرك بو شارك بو من او بسياره دكم وايا بداخوا هیچ قسەت بایە کاکە برای یاخود بە ڕێزانی تر وەربگرین چکە حەفت کەس وا چاوەڕێ دەکەن وەربگیرن والله من ئەو قسانەم پێ بوو لە ڕەمەزان سپاس دکەم چاوت ماز دکەم بەڕێزی دکتۆر بەڕێزی حربی دۆغاتی باش باوەڕ بگرین سەرچاو کاگرامینی ئازیز ڕێستەیە تۆزیشت بەردەوام دوین ئەو بە ڕێزانە بزانم ئەگەر وەریان گر با قسە بکەن اینجا کۆتایی بەرنامەکەی دەینین ڕاستەکەی بەیار سەیدە کوردیش ئەو بەڕێزە شوەرسی سێەم بەڕێزان دەبی کامیرە بنێرن بۆ من ناتوانم ڕاستیەکەی چکە من ناتوانم هیچ کەس زۆر بگرن ئێوە دەبی کامیرە بنێرە باشە دکتۆر گیانە و کاتت باش چۆنی کاکە براهواڵ چۆنە باشی دەنگ و باس قوربانە بم ببوورە تاخیری ژاتمە لایڤەکە لە پرۆسەی هەڵبژاردن بوو سەرچاو سەرکەوتوبی کاکە محاولەم کرد خوا و پێغەمبەر لە خۆم ڕازیکەم زۆر چەکە بەس بۆ یەک شت هاتەمە تا بزانی ئیسلامی چەند بێمێشکە بێمێشک خەزورم طبعا کابراکی نەزان باسم کرد بوو هەولێری مێشک ڕق نوێژکەر بە ڕۆژوو ئەو شتانە ئەمە ئێمە تەقریبەن ئەو خێزانم وا خەریکە نان دەخوات دکتۆر سڵاوی هەیە بۆت ڕێزی هەیە دە زۆر باشە نه کورە بەخوا مێشکی تێکدایە دکتۆر غەزلت کرد ڕێزی هەیە غەزلت کردی ئێستا ڕۆژێگرێ نوێژەکە بەس قسەکە دۆژگوێگرێ هیچ ناڵێ جاران هەر یاگو لایدا یا جوونێکی دەدا یا دەگوێ ئێستا ئێستا هیچی لایڤەکە گوێ دەگرێ هیچ ناڵێ مشکلە نییە سەرچاو
فەرموو خەزر مەمە دەڕۆژە هەر دژاتی ئەم پرۆسە دەکا ئەمانە خوان نییە و ئەمانە دژی خوان و ئەمانە سەربەسیرن و خالد هاو نازام چی وەڵاهی تمشام کرد لە خێزانم پرسیوتم ئەرێ دایکت چۆنە دایکت وڵا بابم لە دەوام گەڕایتەوەتم بۆ وتی ئەوەیە هاتێتە دوی داکەم بڕە لۆ دەنگدانی گوتم لۆ گوتی وەڵامیش تەلەفۆن بۆ خەزۆرم کرد ئەرێتم کاکە ئەتۆ گوتت ئەوەیە خارەگیان ئەتۆ گوتت ئەوە حرام وانە بەشەر نین و وانە بەدزن و ئەلام فلانە و بیسانە گوتی نا پڕی خۆ مەزانی مۆزوع چێ گوتی نیێڕوانە گوتی نیێڕوانە چیتۆ مزگەفتێ گوتم گوتی چیتۆ مزگەفتێ مەلا گوتی ئەوە نەڕوا لەو دەنگدانی گوناحبار دەبیتن گوتم با گوناحبار نەبین یعنی بزانە تۆ مسلم ئەوە نە ئاوها بی کە مێشکی خۆت بیری لێ نەکەیتەوە ئاوها تەسلیم بی بە قسەی هەولێریوتی تەسمیل بی یعنی تەواو تەسمیل بی بۆ دەنگدان هەبوو لە کاتی محەممەد بۆ دەنگدان هەبوو لە کاتی محەممەد لە کاتڕۆی تیر و پشتی لە نێوان ژنەکانی دەکرد کە حرامە قورئان دەڵێن تیر و پشت حرامە بزانێ ئایشەی لەگەڵ خۆی با لە بۆ غەزوو یا لە بۆ حەجیا سەلەمەی با یا زەینەبی با یا سەفیەی با گۆرە تیر و پشک بکەین لە نێوانجان دەنگدان نەبوو هەرە تیر و پشکە قڕژی بەسەر کرد خاڵە سەفمان دەردێکی دایە نییە قڕی بەسەر کرد خاڵە سەفان هەرچی ئەوە دوێنە شەو ناو لایڤەکەی کاگازات بۆتم نووسی خۆم مردە بووم لە پێکەنی وتم هەرچی محەممەدی فەقیر بە کێر کردی عایشە بە پێشەوەی خۆی دایەوە ئەوجا ئێستا کاکە دەنگدان نەبووە لە ئیسلام بە درێژایی دەسەڵاتی ئیسلامی دەنگدان نەبووە فەرمودەی لەسەر من نازانم مەلا تۆ لەکوێوە قسە دەکەی لە من بڕوان پێ بکە من علاقەم نییە من بەس کۆپی پەیست دەکەم گۆتی مەلا گۆتیپی ئەوەی نەڕوا لۆ دەنگدانێ گوناحبار دەبیتن شتیوانە ئەوجا ناڵێ گوناحیش لە گوناح تەنانەت محەممەد دەڵێتن ئەگەر دوو خەلیفە دیاریکران بۆ خەلیفایەتی کۆن وەک خەلیفەیەک مردوو کەس دیاریکران ئەوە دانەیەکیان بکەن بە خەلیفە ئەوە دوێمیان بکوژن دڵێەوە دانەیەکیان دیاری بکەن ئەوی دووەمیان بکوژن هەروە بزانام لەبەرەوەش عەلی باپیر چەند جارە مەسعود بارزانی خۆی هەڵدەبژاردەوە عەلی باپیر ئەگەر پیاوی وەرە مەیدان ئێوە ئەوە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی عەلی باپیر نەدەوێت من پرسیارم کردە ئێمە ئارێ وەڵا پرسیارم کردە ئەجا ماڵشم لە عەلی باپیر نزیکە باوکەڕەوە ئەوجا پرسیارم کرد ئەڵێ دوو ئەحکامان هەیە ئەحکامی ئەوەلیە و ثانەویە ئەحکامی ئەوەلیە ئەوەیە کە ئیتر سەبارەت بە نوێژ ڕۆژ و ئەو شتانەی حکمە لیلایە و مەدان تێدا نییە کەس بۆی نییە فتوای لەسەر بدا تێدەگەی یعنی کەس بۆی نییە مەسەڵەن لە نوێژی بەیانی سێ ڕەکەت فتوا لەسەر درا تەواو ئەحکام ئەوەلیەیە ئەحکام ثانەویە ئەوەیە مەسەڵەن ئەو شتانەی کە لە زەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەفیعنا و حەبیبنا نەبووە لە زەرزەمی خۆشەویست نەبووە لەم سەردەمە هەیە ئەوە مەلا لەسەری بڕیارەدا ئەیناڵێ قورئانەکە بۆ هەموو سەردەمێکە بۆ هەموو زەمانێکە یعنی چۆن دێن لە خۆیانەوەی ئەنی پەتوا ینی ئەمە هەموو قسەکانیان ناکۆکە بەرامبەر بەیەک بەڕاستی هەر هەمووی هەر زۆر ناکۆکە زۆر ناکۆکە هەر وێرانن تخوا وەڵا نازانم بڕوان پێ بکە منی تر چی پێم ئایبە لەبەر خاتری جەنابەت نەبێنیە قسەی یەک ئیسلامی گوێ ناگرم بەس جەنابەت وەریان دەگوێ ئەمیش گوێیان لێ دەگرم ئەگینایانی هەموو قسەی دووبارە ئەی هاوار دووبارە هێلاک مێشمان تەقی مێشمان تەقی بەڕاستی کە مێشمان تەقی ئاماژەم ئەمن ئەوڕۆ ئاماژەم بەسێ ئاەت کرد ئەلمائیدە لەگەڵ سوڕەتی ئەتەوبە و ئەلمائیدە بۆ ئەلحەج لەگەڵ هەمان دەقن لە دوو دانەیان بە نەسبە دانەیەکیان مەرفوعە نابی مەرفوع بێ فەڵتەیەکی نەحویە لە زمانی عەرەبی و دەرچوونیشیان نییە لەمە و چاوەرە تەوەرە موسڵمانی کورد تێبگەینە
نصب و ڕەفع لە زمانی کوردی وەرە تێبگەینە وا دەزانی باسی تۆپی تائیرەی بۆ دەکەی بۆم ڕەفع کە دەی ڕەفعەکە باکە بچیکەم یعنی سەختە هەندێک شتێ سەختە تۆ بۆ ئەوجا ئەجارە باسی ئەم سوورەتەکانی قورئانەکەی کە ئەوەی سوورەتێکی قورئانی نووسیە سابتایتڵەکە مەسەلەن بۆ نمونە بەقەرە کە سوورەتەکە ئەخوێنی تۆ هیچ سەبات بە بەقەرە نووسرا هەر هیچ فڕی بەتڕیەوە نییە شەفتی پلایتە یونس بخوێنەوە تۆ بڕۆ سوڕەتی یونس بخوێنەوە 90 ئاەتە یەک ئاەتی سەبارەت بە یونسە یەک بڕوا بکە یەک ئەڵێن ئەوەی کرد خەلیفەی سێم خڕێکیتەوە عوسمان ئەو داڵێن سەرچاوی گەندەڵی شار عوسمان خۆی بووە یارە پارەی وەرگرتە بڕوان پێ بکە پارەی وەرگرتەوە تێک و پێکیدایە دکتۆر گیانەوە هەر ویستم قسە لەگەڵ جەنابەت بکەم زۆرتر لە کاتت ناگرم قوربان دەبم بەس بزانم مەلاکان فتووادا ئەوەی نەڕواتە دەنگدانی گونە عەبار دەبیتن سەرچاو چاوی ئەو بە فەرهاد ڕەمەزان بابەتەکەمان لەسەر ڕەمەزانە ئەو بەڕێزە باوەڕ بگرین بە ناوی فەرهاد ڕەمەزان کاک کوردی دکتۆر گیان چۆنی باشی چۆنی کاکە باشی وەڵام من ناوێکی خۆڕمایە ڕەمەزان جا لە فەڕەنساژ ئەژیم حار ئەوەی ببینێت نیکنەی من فەرهادە ناوی دووەم ڕەمەزانە جا بە ناوی خۆم بانگم ناگەنێت باگم بەکەن ڕەمەزان نازم بۆچی دەنگدانەوەی دەنجی من دەنگدانەوەی هەیە سەدای هەیە فەرموو تۆ قسە بکە من قسە ناکەم نەوەک سەدایەکە تێشی بدا قسەی خۆت بکە اینجا دواتر فەرموو من گەنجێک بووم لە مووسڵە ژیاوم زمانی عەرەبیم تاوا کردووە زانکۆشم تاوا کردووە بەڵام 6 ساڵ ڕێک بە دوای ئەو قورئانەیە گەڕام هیچ شتێکم سەر بەسەرا نەکرد یعنی هیچ شتێکم دەست نەکەوت کە بزانم پێی بژیمیان نایتر هەموو شتێکی درۆ و گاڵتە و بێنە و بەردە و بردەسەری بوو ببوورەوە خۆت قەتع بووی کاکە دیارە هیند ئەوە نەبوو وەلحاصڵ دەم خۆش هەر کەسێک زمانی عەرەبی بزانێ بیستە ناو قورئان دەزانی گاڵتە جاڕیە لە بۆیە هەر هەمووی گاڵتە جاڕیە بە بۆ خۆم جار هاتینەوە دکتۆر ئەم کاتت باش وڵات جارێتتر دەستمان لە کامیرەکەداوە هاتینەوە بۆ لایفەکەت لەسەر ڕەمەزان ئەگەر کورتی کەیتۆشکە سێ کەسی تریشێ دەیانێت قسە بکەن فەرموو بە چاوان مشکلە نییە بەڵێ چونکە لە نیوزیلەندا بەتاق تەنیا لە شارێکم زۆر دڵم خۆشە کە گوێم لە ڕەمەزان و بانگ و فتوای ئیسلامیوانە نییە تەبعاً ڕەمەزان هیچی تیا نییە نا یعنی بڵێن ئێستاکە بابەتێ بکەیتەوە لەسەر تشتێکە توانی یعنی شی بکەیتەوە بەس لەسەر ڕەمەزان ناتوانانی هیچ بڵێ هیچ نییە خۆی تو هەموو جارێت لە بابەتەکە دەرمەچۆ من بابەتەکەی ڕەمەزان بە وەرەگرم سوکایەتی بە خەڵکەکەن باوەڕتە بێت سوکایەتیە لە ئەقرا من کە بۆتم تەواو نەکرد لە ئەقرا نییە دەم و پلمیان هەموو شکان دوای 25 ساڵ بۆ گەڕانەوە لە سجنی ئەقرا بووم ئەڵێ بۆ لە چایخانەکە وتتە چای مەوێ و ئێوە چییە بۆ دەمتان بەستاوە وەک بەراز تو لەم میلەتە نیت وتم بابە من ئاوام و تووە ینی حەسەبی بوومە و دوایەوە تەکسی چۆن ئیش ناکەوە ئەم لاوەلا دوو ڕۆژ سەجنمانیان کرد ڕەمەزانەکەی ئێمە بۆ کورد هەر نەماهەتیە هەر لێدان و شەڕ و کابرا بەیانی هەڵەسێ شەڕەکە لەگەڵ ئافرەتەکە تا ئێوارە تو دەبێ قسەی خۆش بکەیت و ماچی ناو دەم و
پەنجەتەقان و سەیری کە پێغەمەرەکەیان چی گانگانۆکەیەکی کردووە ئەمانە ڕۆژ هەتا ئێوارە ئافرەتەکە چاوەڕێەکە پیاوەکە هەستێ ئاو ساردی بۆکەن ڕادێتەر سار دەکەنەوە ئەمە باوەڕتە بێ کابرا وستاوە ژنەکە بە فراوەکە دەمان قاچی نازام چیەکە ئێنجا خزمەتێکە ئەمە چیە وەڵا بە ڕۆژوە یعنی ئێش و ئازار و ئەرکی ڕەمەزان کە تۆڵی لە بابەتەکە دەرمەچۆ باوەڕتە بێت یەک ڕۆژە ڕەشێکە بەگەر ئەو خوای بزانێت خوای گەورە نەک ئەڵای قورئانە چاوەڕێی ئەبە یەک دەکەین وەڵام بداتەوە ئەگەر ئامادەی دیبێتی تدابی فەرمو بەس وەڵی من جار وایە دکتۆرە توانین لای خۆتەوە لام دەی من لە کۆمپیوتەرەکەەوە دوورم بەچاوان ئێمە چاوەڕێ ئەبە یەک دەکەین چەند جارێک ڤیددیۆمان کردی و بۆمان نردی و ئیمێلمان بۆ نردیە وەڵام بداتەوە گەر وەڵامی داوە بە چاوان دیبێتی لەگەڵدا دەکەین ئەو بابەتە هیچ قسەی لەسەر ناکەین بوو بە شەرم حازم جیجۆ هیچ نەهرۆ ئار ئیبرا ئەم کاتتان باش برایان سەرچاوڕێیان باشی چۆنی دکتۆرجان باشی چاوەکەم سپاس دەکەم تۆ چۆنی زۆر سپاس لە ڕاستی ئەوەی ئەم باسە حەزمەکرد من هێنم کردایە پێشکەشم کردایە باسی تەقویمی هیجری و تەقویمی میلادی وەکو جارێکی تریش باسم کرد زیاترەوەیکەوە ئێمە بەسمان ئەو بۆچی باسی تەقویمی هیجری ئەوانە بکەین کەلەندەری هەیڤی یان لەگەڵ خۆر ئەو زاینی ئەوی بەزاینی ناسیمانە بەڵێ زاینی بەڵێ خۆی ئاخر سێ تەقویم هەیە لەبەر ئەوە ئیمانەکە مەبەستمان ئەوە بوو دیاریکردنی ئەو ڕۆژە ئاینیانە ئەو سروشە ئاینیانەی کەوا لەگەڵ ڕۆژەکانە یعنی پەیوەستن ئەگەر نا یعنی بۆ نمونە مەسەلەن هنا يلا من سنة الحج أن يحرم به في أشهر الحج يعني أقل لك هذه خويا نبو كواتب حج حساب نية يعني مثلا بونيك يعني أقل بونيك يعني أقل الرجل لكاتي خويا نبو حسابنا كريت يا رمضان شو همان شتا رمضانش هماش أقل مثلا لكات بەڵێ لە کاتی خۆیان نەبوو کەواتە هین کەواتە ئەشمار ناکرێت و حساب ناکرێت و بە هین ئەوە نابێت هینیش زۆرە مەسەلەن ئایا زۆرە حەدیث زۆرە مەسەلەن زۆر هین هەیە زۆر دەق تکستی ئاینی هەیە کەەوە مەسەلەن حتى مثلا شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه يعني كواتا أجا ما بس ديرتي صدان تكس هي صدان حدي وتي خوي هي صدان تكستي هي بنا كلنا قرآن مثلا على أساس أجا هز بونيك هز فلوسك لكاتي خويا نبو أو مفعولين أو يعني حسابنا كريت بونو ما بس ما لما حزمانە کرد مثلا بۆیە باسی کەلەندەر و باسی ئەو هێنە بکەین کە پێشتر یان مثلا ئەو تەقویمی مانگی کە پێڵەن تەقویمی مانگی کە قەمەری بەڵێ قەمەری کە لەسەر عەرەب بەکاری هێناوە پێش 200 ساڵ پێش بوونی محەممەد ئەو تەقویمیان بەکارهێناوە ئەوانش لە تەمان لە یەهودەکانەوە بەکارهێناوە چونکە تەقویمی قەمەری یەهودیەکان و سینەکان و فرعونەکان بەکاریان هێناوە ئەو تەقویمە بەڵام بەکارهێنانی تەقویمی مانگی وەک خۆ تەزانی 12 سووری مانگ بە دەوری زەویە یەک ساڵی قەمەری ئەکات لەبەر ئەوە مەسەلەن جیاوازەکان 11 ڕۆژی کەمە لە 3 ساڵە ئەکاتە 12 ڕۆژ يعني هەر 3 ساڵ و 12 ڕۆژە بەڵام وەکتر 11 ڕۆژ کەمەکات با خەڵک با بە هەڵە تێنەگا بانجی ساڵی قەمەری 11 بۆ 12 ڕۆژی کەمترە لە ساڵی زاینی
چکە مانجی قەمەری باشە کەمترە و 3 ساڵ کاتێک زاینی تەواو دەبێ و کاتێک 3 ساڵی قەمەری تەواو دەبێ قەمەری مانگێکی کەمترە لە چاو ساڵی زاینی نەک 11 ڕۆژ یەک مانگدا یەک تووری مانگ بە دەوری بە تەواوەتی ئەگەر مەسەلەن بە دەقیقی حینیکەی یەک سووری مانگ بە دەوری زەوی 29 ڕۆژ و بەڵێ بالفعل چوار خولەک و 2 ثانیە کۆمە 88 یانی ترکە ئاکات بە دەقیقی مەسەلەن کەواتە شحنە نەماوە باش شحنەکە بکەمە سەری ئینەکەین بەردەوامە بین بەڵێ والحاصل ئێمە مەبەستمان ئەوە کەلەندەری یعنی کارەساتی ئەم تەقیمەی کەوا پێڵەن تەقیمی هیجری یعنی چکە لە حەفتەی کۆچیە بەکارهێنراوە یعنی لە زەمەنی عومەرە دەستیان پێکرد کە هین تەقیمی هیجری بەکاربێنن یعنی لە کاتی دوای مردنی محەممەد ئەنجا بەکار هاتووە تەقیمی هیجری لە حەفتەی یان لە هەژدەی هینە ئەوەیە هیجریایە کەواتە 9 ساڵی یەکەمی هیجرا تەقیمی قەمەری بڵێن تەقیمی قەمەری وەکو خۆی وابووە وەکو کاتی خۆی چۆن وەکووتمان 200 ساڵ پێش بوونی محەممەد لە دایکبوونی محەممەد ئەو هیرا و تەقیمە هەبووە وجودی هەبووە ئەوان لەسەر لە یەهودەکانەوە وەریانگرتووە یەهودەکان چیانەکرد نسی و کەپس هەبوو نظامی نسی و کەپس هەبوو یعنی 19 ساڵ لە 19 ساڵە هینەکان مەجموعەیە مانگیان ئەکردە سەری بەڵام عەرەبەکان وەکو خۆت ئاماژەت پێدا لە 3 ساڵە بە 3 ساڵە مانگەکان ئەکردە سەری مەسەلەن هینیان ئەکرد ئەوە لە بینی هینەوە دوای وەرزی خۆیان بۆی هینەکان لە دڵی خۆیان بێن وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد یعنی کەواتە مەسەلەن ئەو کاتە هەموو کاتێک مەسەلەن چونکە مانگە عەرەبیەکان وەکو چۆن پێشتر هەبوو پێش هاتنی ئیسلام ناوەکانی مەسەلەن ڕەبیع الأول ڕەبیع الثانی و جەمادی ثانی و ڕەمەزان و ئەوشانە ئەو هینانەش عینەن هەبووە ئەو ناوانە هەمان ناویان بەکارهێناوەتەوە و هەمان مانگەکان هەبووە بەڵام لە دوای ساڵی نۆیەمی کۆچی بڵێن ساڵی نۆیەمی ئەوەی کە کۆچی کردو بۆ هین ئەو ئاەتە هینەکە ئەڵێ ئیتر نظامی نسی حرامەکرێ ئەوە وەکەوەیکەوە لە هینەکە مەسەلەن چونکە لە کاتی خۆیان هەبووە ئەڵێن ئەمە هینە زیادەیە لە شرکردن و لە کوفر لەبەر ئەوە بەڵێ کە حرامەکە لەو کاتەوە ئیتر بە کوردەکەی خۆمان شێوانێک ئەو تەقیمە ئەشێوێنێت هەموو بۆ نەوشتەکان هەمووی تێکەڵاوەکات و هیچی بەسەر هیچەوە نامێنێت هەموو ئەو کاتەکانی ساڵ ئەشێوێنێت بۆ نمونە مەسەلەن ساڵێک هینەکات ساڵێک ڕەمەزان لە وەرزێکا دێت 3 ساڵتر لە وەرزێکی ترا دێت 3 ساڵتر عینە لە وەرزێکی ترە دێت لە هەموو 33 ساڵ جارێ ئەنجا یەک هەمیسان دیسان یەکتر یەکرێتەوە ئەو هەر لەو کێشەیان محەممەد لە ڕەبیع الثانی وەبدام لەدایک بووە دەبینی ساڵ ئەم بەبیرم دێ لە زستان ئیتر عید میلادی دەکەن و لە پاییز دەیکەن و زۆر ڕاستە زۆر ڕاستە دکتۆرجان ئەوە هەر مفارقێکی زۆر خۆش بوو باسکەم خۆی لە 22 ڕەبیع الأول مەسەلەن لەدایک بووە ئەوان چیەکەن چونکە 3 ڕای جیاواز هەبوو بۆ لە کاتی ئەوەی کەوا تەقیمی هیجریان دانا 3 ڕای جیاواز هەبوو ئایا بیکەنە یەکەمی لەدایکبوونی یەکەم ڕۆژی لەدایکبوونی بێ یان ڕۆژی مردنی بێ یان ڕۆژی کۆچی ئەوە بێت ئەو بووکە کۆچیان کرد لەدایکبوونیان ئەوە کرد بەڵام کردیانە یەکی محەڕەم ڕۆژ یەکەم هینێ کە خۆی یعنی ئەوەشیان پابەند نەبوونە بەوەشەوە یعنی
چکە 22 ڕەبیع ئەوەل مەسەڵەن لا تەنانەت نازان کەی لەدایکوە بۆ زانیاریت هەیە دەڵێ 570 هەیە دەڵێ 571 سەبارەت بە ساڵەکەی سەبارەت بە مانکەی دەڵێن متأکدین ڕەبیع الأول بەڵام نازانین هەفتەی یەکەمە یا هەفتەی دووەمە یا هەفتەی سێمە یا هەفتەی چوارەمە ڕۆژی دووشەمە بووە کامە دووشەمە بووە خودی خۆشیان نازان کەی لەدایک بووە بەڵام کورد حەفلەی بۆ دەکات ڕۆژی لەدایک بوونی فەخری عالەمین بەڵێ زۆر ڕاستە وەکو وتم شێواننی کەلەندەری مەسەڵەن کەلەندەری هەیڤی مانگی بڵێن لە دوای نۆیەم ساڵ لە دوای نۆ ساڵەکە کە نۆیەم ساڵە یان هەشتەم ساڵە ئەبوو بەکرە لێرە لە جێ خۆی بۆ حەج پێڵەن حەج ئەو هینە بە هەمان کەلەندەر بووە کە پێشتر بەکارهێناوە دوای ئەوە لە نۆیەم ساڵ هینەکات تێکەڵاوێک کاتۆشانێت ئەو سیستەمی نەسی و کەپس دەرەکات لاکینەکان ئەڵێ ئیتر دنیا هەمیسان گۆڕاوە وەکو ئەو کاتێکەوە تازە خەڵق بووە یعنی تازە دروست کراوە دنیا دروست کراوە چونکە محەممەد فڕی بە هینەوە نەبووە فڕی بە ئەسێرە ناسیەوە نەبووە هیچ ئەسێرە ناسی نەبووە بۆ نمونە مەسەلەن کە ئاڵێ ڕۆژ کە ئاوا لە وتەیە کە ئاڵێ ئەزانم کە ڕۆژ ئاوابێ بۆ چۆڕات بۆ چۆڕاڵێ ئەڕوان لە آياتي 36 سورة التوبة بكي كاتخنموا دلي إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم جماري مانجا كان لاي الله دوان زمانجي قمرية لشوي لتابلوي باريزراوي آسمان هر لو روجي آسمان كانوا زوي دروس كرديا وتشوار لو مانجانا حراما يعني الله حساب لك بمانجي قمري تمام بل دروس كني آسمان كان لاي الله صالي قمرية بله انت وەکووت من هەتاکوون کە ئیسلام هەتا 9 ساڵ دوای هەڵاتن بڵێن بۆ مەدینە تەقییمەکەیان ئەو تەقییمیان بەکارهێناوە بە سیستەمی کەپس و نەزێ لە دوای بەڵێ لە دوای ئەوە هینەکەیان تێکداوە ئەویان تێکداوە و یەکەم ڕۆژی دروستبوونی یعنی لێ هاتووە هەڵگەڕاوەتەوەنا ئێستا لە دوای لەو کاتەوە يعني لو كاتوا هتاكو استا بيز قالوا كوا 33 سال جارك كيكتري يقدروا لو بترازيت همو روجاكاريان هلايا يعني روجي حد كدنيان هلايا روجي رمضان كان هلايا روجي همو روجاكاريان هلايا يعني اجا بحسابي حتى سعوديا خوي جيري خوارديه بدز او تقويمه ديوتن فري بدا بقرتو سرزايني لبر إيش كردن لبر بيوندي نيو دولتي لبر موضوعي بيوندي كردن لبر موضوعي اقتصادي لبر موضوعي بونمونا globalization جيهان جيري ديو فريب دا استاد تواو كاكا جان ناكري يجتر ناكري براستي سرمان لشوايا وتنانا دليتن شمو يك شما لبازاري نيو دولتي مواضيع اقتصادي دوسته لا ايمش جمعة دوسته اما سيروش واتا ايمن لما روي ابوري وتوار روش يعني مسائل آبوري لوڵاتانی ئیسلامی بەڕێوەدە سێ ڕۆژ پشووە تووشی کێشەیەکی زۆر گەورە بوون سەبارە بە تەقویمەکەش توش بوون نازان چی بکەن یعنی ئەگەر وا بڕوا بەڕێزان دوای چەند هەزار ساڵێکی تر چەند هەزار ساڵێکی تر ساڵی کۆچی ئەوەی مەبەستمانە پێش ساڵی زاینی دەکەوێت پێش ساڵی زاین دەکەوێت زۆر ڕاستە یعنی ئەگەر مثلا دیاری بکەین ڕەمەزان لەو 9 ساڵەی پێشووە یعنی ئەو پێش ئەوەی کەواتێکی دا گەیشتە چۆن وەکو ئەوی خۆت ئاماژەت پێکرد لە بینی مانگی 8 و 9 ڕەمەزان هینە بێت چکە ئەو ڕەمەزان هەتاکو لە هینەکەشا بە وشەکەی ئەموشەیەکی ڕەمەزان حەڕە شەدید یعنی گەرمایەکی زۆر پڕکێنەرە لەوە ناوەکەی هاتووە شانە ئەو 9 ساڵەی یەکەم کە هەتاکو دەستکاریان نەکردبوو ئەگە بیکەینە یعنی ئەو مانگانەی لەو 9 ساڵەی یەکەمە یعنی ئەوانە هین بووە مەسەلەن لە یەکەم بڵێن لە یەکەم ساڵە مانگی 2 سپتەمبەر هەتاکو 30 سپتەمبەر ئەوە بووە ڕەمەزانی یەکەم بووە دوای لە دووەمی کۆچی مەسەلەن 21 هەتاکو 19 9
ڕەمەزان بووە لە هینی سێم لە ساڵی سێمی کۆچی ڕەمەزان کەوتۆتە 9 هەتاکو 8 دەوە لە 4 کۆچی کەوتۆتە 29 هەتاکو 27 یعنی بینەکان هەموو کاتێک لە بینی ئەوە بووە مانگی 8 هەنە بووە ئەو کاتێکەوە بۆی کێشەیەکی محەممەد لەوەدا بووە هەمیشە گوتوێتی مردنی من و ڕۆژی قیامەت بەیەکەوەن گوتی زۆر تەسیر لە ڕەمەزان ناکە ئەو مەوزوعە 2-3 ساڵی ترە من دەمرم و ڕۆژی قیامەت دادێ لەبەرەوە بۆ 2-3 ڕۆژ 2-3 ساڵ تەبیعیە مەوزوعەکە ئاوا بڕوە هەر من مردم و ڕۆژی قیامەت دادێت تەواوی ئەنی مەوزوعەکە کۆتایی پێدێ نه بەجددی فەرمودەی هەیە دەڵێ یعنی هاتنی من و ڕۆژی قیامەت ئاوا بەیەکەوەن من بمرم ڕۆژی قیامەتە ڕێک وای گوتیە لەبەرەوە نەیزانیوە کەوا مەوزوعەکە ئەبعادی دەبی لە درێژخایەن بۆ نمونە مسلمانان تووشێ و چێشێ دەبن دکتۆر زۆر ڕاستە دنیادیدی محەممەد بۆ هین بۆ دنیا یان بۆ هینەکە سونێرێکی زۆر جغرافی زۆر بچووکی هەبووە سنووردار بووە تەنیا ئەو ناوچانەی گرتوێتەوە کەوا زانراوە بۆ نمونە دورگەی عەرەبی یەمەن و ئەوانەی کەوا لە هین بووە ئەو شۆنانی کەوا خۆی مەسەلەن لە کاتی تیجارەوە شتانەیە پێڕۆشتووە یان هینیان بووە مەسەلەن هەواڵی ئەو شۆنانە شۆنە دوورەکان هین بووە مەسەلەن بۆ نمونە بلاد فارس یان ڕوم و شتانە ئەوە هین کردووە یعنی سنووردار بۆ زۆر سنووردار بۆ دنیا دیتەی خۆی مەسەلەن ئەوان ئەو جار وایە زۆر فەلتەی گەورەی داوە لە قسەکردنا مەسەلەن يعني درنتي لنا موضوعك موضوع كمان هنا ذات رمضان والثانية هلا يعني لا استرناسيا هيس شتكي نزاني هيس شتك كزوزو جريند بو اوكاتك بو مثلا حتى اكو اقل دريش بو واستير الرجوم بو شياطين اقر بيزاني بلا بو بوني هبو لدرجه عربي خرافيه هبو لاساطيري يهوديش بوني هبو ئەستێرە ئەگەر بیزانی بە ئەستێرە کاکە گیان ملیۆنەها ساڵی ڕووناچی لە ئێمە دوورن یا هەزارها ساڵی ڕووناچی نەیدەگوت تۆ چەند گەورەشن ئەو ڕجوومە و لە شەیاطین یعنی ئەو قسە قۆڕی نەکرد بەڵام بۆ زینەت بەکاردێت و بۆ زینەت گلۆپن یا سیراجن منیرە گلۆپە گلۆپی شستی ئەنەتریک کاتخۆی پێمان دەگوتن بەڵێ بين سرهين بين سر أوي كوا رمضان لو كاتينيا لو لرمضان كبرزو ابنوشتانا إنك باو هي مثلا كيك رزو مثلا برزونا بيتوشتانا فعلا أو شرم لا إيماناكي توبر الرزو يعني نانا خوي توشتانا يعني برزوني توشتانا كذي خويا يعني زمان قريت ببرساي فقير وبينانكان يعني اواني كم بونو من مثلا افريقيا يعني او فقيراني كوالا ولاتك خويا انا هيا وشتانا بيان كيرك شرمناك لو خلقه لا انسانيت بكيف خويا انا خونا وشتانا وكو نازمتينا خونا والله لو ما جات ولا اما شعور ما بريندار بوتينا انا خويا وكاتي بوتي شرم لا اما ناكي بۆ سعودیە لەو قوربانیانەی دەیدا لە کاتی حەج دانێ یەک دانە دەنێری بۆ یەمەن وا لە برسا دەمرن ناینێری یەک دانەشی نادا بە یەمەن ئەو هەموو قوربانیە ملیۆنها ئاژەڵە سەرەبڕێن دانەیەکی نادا بە یەمەن یەک دانەشی نادا کەوا لە برسا دەمرن خەڵکی یەمەن هەژارن ئەسڵەن من ڤیدیۆیەکم بینی لە ئەو قوربانیانەی کەوا لە هینە کرێت لە بڵێن لە مەکا کرێت ئەو خاوەن مەطعەمەکان دێن بە هینەیبن بە ئەوە بڵێن بە هینی بار هەڵگرەیبن بۆ هینەکان بە بەلاشش ئەو هینەکان والحاصل مەسەلەی ئەگەر بۆ مەسلەی یعنی بگەڕێنە بۆ مەسەلەی حەجیش کە پێشتر کاتی خۆی بۆچی ئەو 4 مانگەیان دانابوو تەنها شتێکی اقتصادیە ئەو لەو وەکو خۆتیش ئاماژە پێکرد مەسەلەی بۆ بابەتە بەڵێ تەنها شتێکی اقتصادیە و ئەو سەبە ئەو هۆکارە اقتصادیە ئستەژماوە یعنی ئستەش بۆیە مەسەلەن هینەکان هەر کاتی خۆشی بۆیە ئەو وتی ئەو 4 مانگی حرام کراوە کە نابێت شەڕۆشتیانەکە کە خۆی پابەندی نەبووە پێوەی هەر لەبەر ئەوە بۆ کەوا خەڵک بێت بۆ حەج و
هینێکی دارایی گەورەی تیا بووە و سەبەبێکی دارایەکی گەورەی تیا بووە. دکتۆر جان من لەوە زیاتر کاتتان ناگەم. دەی سەرچاو کاکەبرا زۆر سپاس بۆ بەشداریت بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە. دەی سەرچاو کاکەبرا. شەیدا سەلیمی ئەو بەڕێزە بە ناوی شەیدا بۆم ناردی دیکلاینی کرد سەرچاو بە مستەفا ئاراس ئێستا دەیخوێنینەوە کۆتایی بەرنامەکەی دێنین بە چاوان ئەو بەڕێزش باوەڕ بگرم وا بەڕێزتر نەمینێک کۆتایی بە چەند تیلاوەتێک لە مەحکەمی پەرتووگەکانی ئەڵڵاجیان شەیدا سەلیمی جارێشتر بە ئەو بەڕێزە شەیدا سەلیمی باوەڕ کۆتایی بابەتەکەمانێن ئەو بەڕێزە دیکلاینی کرد جاریشتر دیارە نایوەروی بەڕێزان ئازی کاکە کامیرم نەناردێ کاکمەندا ناردێت چاوی چاوم کامیرێکی باشە بەڕێزان لێرەدا کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان دێنین هیوادارم کەوا سوودتان بینی بێ هەوڵ دەدەین لە ڕۆژگارەکانی ڕەمەزان هەموو ڕۆژێک بەرنمەیەک پێشکەش بە ئێوە بکەین سەبارەت بە قورئان و گاڵتە جاریەکانی قورئان بۆ پێکەنین چکە پێکەنین شتێکی زۆر باشە لە ڕۆژگارەکانی ڕەمەزان و ئەو بەرنامەی ئەمڕۆ کاتێک پێشکەش بە ئێوەمان کرد هەوڵ دەدەین لەسەر هەمان نیتاق لەسەر هەمان چوارچێوە بەرنامەکانمان ئیدامە پێ بدەین بۆ ئەوی بەڕێز و ئازیز سەبارەت بە ئەو بەرنامەی ئەمڕۆمان لەژێر ناونیشانی ئەوە بوو شەیتان بەسترایەوە و کۆت و زنجیر کرایەوە تڕحێ و دەرگای دۆزەخ داخرا و دەرگای بەهەشت کرایەوە هەم دیسان تڕحێ و ئەو بەرنامەی ژمارەیەک بوو هەوڵ دەدەین گەر بتوانین ڕۆژانە بەرنامەتان پێشکەش بکەین لە ڕۆژگارەکانی ڕەمەزان بۆ ئەوەی تۆزێک دڵتان خۆش بێ لەو بارودۆخەی کەوا خەڵکی کوردستان تێیدا دەژی جارێکتر لە بەرنامەکانی داهاتوومان چاوەڕێی بەرنامەی زیاتر بن سەبارەت بە بەرنامەی ڕەمەزان و تڕحێ و شەیتان بەسترایە و کۆت و زنجیر کرایەوە تڕحێ و دەرگای دۆزەخ داخرا و دەرگای بەهەشت کرایەوە هەم دیسان تڕحێ و لە کۆتاییدا کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بە تیلاوەتێک لە قورئانی پیرۆز لە سەرەتا بەدەست پێ دەکەین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والمصر صدق الله العظيم بەڕێزان ئەڵڵاجیان لە یەکێک لەو 6300 ئاەتەی لە مەحکەمی پەرتووکەکانی دایبەزاندووە بۆ پێغەمبەری نازدارمان کە ئەشرەف الئەنبیاء وسەید الخەڵقە بۆ پێغەمبەری نازدارمانی دابەزاندووە حەوت ئاسمانی دنیای بە ئاسمانی دنیاوە بڕیوە و دابەزیوە بۆ لای پێغەمبەری نازدار لە دەرگایدا و دادە فاتیمە دەرگای لێ کردوتەوە گوتوویەتی مێمکە مەمەد لە ماڵە باوکی پێغەمبەری نازدارمان گوێی لێبووە گوتووی کچم بڵێ مەمەد لە ماڵە ئەمە جوبرائیلە بە زمانی کوردی وەحی بۆ هێناوم کاتێک جوبرائیل چووە گوتوویتی جوبرائیل چیت پێیە گوتوویەتی والمەص
گوتوی جوبرایل ئەمە هێناوە گوتی بەڵێ ئاەتێکم بۆ هێناوی لە سێ وشە واتە ئەڵڵا گیان سوێن دەخوا بەمژین دەڵێ وەلمەس ئەڵڵا گیان سوێن دەخوا دەڵێ وەلمەس واتە سوێن بەمژین. جا ڕاستیەکەی واختلف أهل التأويل في تأويل هذه الآية ئەوانەیش ڕۆڤەکاری قورئان دەکەن ناکۆکن سەبارەت بە لێکدانەوەی ئەم ئاەتە. هەندێکیان دەڵێن ئەم دەقا مەبەستی مەمکەمژەی زڕتە زەلامانە کە پێغەمبەری ئەڵڵا فەرمانی کردووە بە سوهەیلا کچی سوهەیل کە مەمچی بخاتە ناو دەمی سالم بۆ ئەوەی ببێ بە مەحرەمی. تەنانەت سوهەیلە بە پێغەمبەری نازدارمانی گوتبوو ئین سالم ذو لەحیەة گوتوی سالم پێغەمبەرجیان ڕیشی هاتووە گوتوی قەیناکە دایکی دایکم دەزانم ڕیشی هاتوو تخوا بیخە دەمیەوە با بمژێ. هەندێکی تریش دەڵێن ڕاستیەکەی نەخێر ئەڵڵاجیان فەرمان بە موسڵمانان دەکات بمژن هەر شتێکیان دەستکەوت بمژن. و لە ڕوانگەی ئەم دەقەوەی کاتێک دەیبینن من 2 ساڵ بەر لە ئێستا ئەندام پەرلەمانێکی کوردستانم بینی کە سەرۆکی داکۆچیکردن لە مافی مرۆڤ بوو لە پەرلەمانی کوردستان خۆی و کوێنەی خۆی و خێزانەکەی دانابوو لە فەیسبوک هەردانەیەکیان مەساسەیەکیان بەدەستەوە بوو لەسەرەوە نووسی بووی وەلمەس هەردووچیان خەریکی مژینی مەساسە بوون. مەساسە ئەگەر هاتوو بگەڕێیتەوە بۆ ئەسڵی وشەکە لە مەس هاتووە المەس والمەساسەة. هیوای خۆشی بۆ هەموو لایەکتان دەخوازم. هیوادارم هەمیشە شاد و بەختەوەر بن چاوەڕێی بەرنامەکانی ترمان بکەن سەبارەت بە ڕەمەزان و تڕحێ و